عزیزانم سڵاتان لەوێت بەیانیتان باش بێت خۆشحاڵینم بەیانیانش با کۆمەڵێ وەرگە بابەتینەوە میوانی ماڵەکانتانی بۆ هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێنانێ و سود لە وەرگە بابەتەکانی ئەمڕۆمان وەرگن داوای لەبوور نەکەین کە بەهۆی چەند هەڵێکی تەکنیکیەوە لە پرۆگرامەکەمان دواکەوتین بەڵام بەردەوامی بە پرۆگرامەکەمان ئەدەین ئەمڕۆ کۆی پرۆگرامەکەمان لا سێ تەوەری سەرەکی پێک دێت تەوەری یەکەممان و سەرەتامان باز لە ساڵیادی دامەزراندنی سایتی پیوکەی میدیاکەین ئەمڕۆ 17 ساڵ بەسەر دامەزراندنی سایتی پیوکەی میدیادا تێپەڕ دەبێت بۆ بۆنەوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی سەرجەم کارمەندان و بەرپرسانی ئەم سایتە ئاکەین بۆ هیواین هەمیشە لە لووتکەیە بیان بینین ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی مێژووی دامەزراندنی ئەم سایتە و ڕۆژانە چی تێدا بڵاو دەکرێتەوە و ئەو زمانانەی کە بڵاوکراوەکانی پێ بڵاو ئەکرێتەوەنێ و لە هەمان کاتیشدا کێشە گیر و گرفتەکانی ئەم سایتە باز ئەکەین لە ئێستادا ئەمە تەوەری یەکەمان دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دۆمان باز لە کلینکی چارەسەری نەخۆشیەکانی مەمک ئەەکەین و باز لە ڕۆڵی پزیشکان لە ناو ئەم کلینکە ئەەکەین بێگومان ئەم کلینکە لە چەند بەشێکی جاجا پێک هاتەوە ڕۆژانە ئەو کەسانی کە توشبوون یاخود ئەگەری توشبوونیان هەیە بە شێرپەنجەی مەمک لێرە پشکنین دەکەن و دواتریش قسە و گفتوگۆکەین هەر لەم تەوەرەمانە لەسەر شێرپەنجەی مەمک و هۆکارەکانی توشبوون بەم نەخۆشیە و نیشانەکانی و چۆن بتوانین کە بەسەر ئەم نەخۆشیەدا زاڵ بین و ڕێگری بکەین لە بەرامبەر ئەوەی کە توشبین بەم نەخۆشیە ئەمەش تەوەری دۆمان دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری سێمان تەوەری سێمان قسە و گفتوگۆکەین لەبارەی کللتورکردنی گەشت لە هەرێمی کوردستان وەک ئەزانین کە لە ئێستادا هەرێمی کوردستان لە گەشت و گوزارەوە و کەرتی گەشت و گوزارەوە زیاتر بەرەو پێشەوە چێ بەڵام گرنگیەکی ئەو تۆی پێنەدراوە هەتا ئێستا و ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە چۆن بتوانین لە ڕێی کەرتی گەشت و گوزارەوە ئابووری هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بەرین بەرەو دەوڵەمەندبوونی بەرین لە هەمان کاتیشدا بەهۆی کەرتی گەشت و گوزار و دەستی کاری زیاتر بۆ گەنجانی ئێستا بەڕەخسێنی وەک ئەزانین گەنجانی ئێستا زیاتر بەهۆی بێکاریانەوانێ ئەناڵێنن و هەموو کات گیر و گرفتیان هەیە لەسەر ئەوەی کە بێکارن ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە چۆن بتوانین کەرتی گەشت و گوزار پەرە پێ بدەین و بکەینە کەرتێک بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بۆ ئابووری نەتەوەی پشتی بە ببەستێت ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێنەوەوانێ و سوودی لەوەربگرن بەڵێ ئازیزانم ئێستاش راپۆرتێکمان هەیە دەربارەی کێشە و گیر و گرفتەکانی کارەباری کۆیە و چۆنەتی چارەسەرکردنی هەوڵدان بۆ چارەسەرکردنی بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوامی مەڵە سلااو لێوە سلااو لە بیرانی گەلی کوردستان مێسا لە فەرماگەی کارەبای کۆیە دوایەوەی پارێزگاری هەولێر بڕیاری دەکرد کە دەبێت لە مانجی 12 تاوەکو ساڵی نوێ سەردەم پێوەرەکانی کارەبا یاخود ئەو کەسانی کە تەزاولی سەر کارەبایان کردووە بە زووترین کات سەردانیش و نزیکترین بنکەی کارەبا بکەن بۆ ئەوەی ناوی خۆیان تۆمار بکەن و بەشێکی زۆریان لە پێشینەکانی یاخود لەو زیادڕوان دەبەخشێن کە بەسەریان چەسپێنراوە بەشانەش کە مامەڵەیان نەکردو و ئەو مودەیاندادراو بۆ مامەڵەکانیان بکەن من بۆ زانیاری زیاتر لەسەر بەڕێوەچوونە پرۆسە لە فەرماگەی کارەبای کۆیە مێساژ بەڕێز ئەندازیار کارزان سادق بەڕێوەبەری فەرماگەی کارەبای کۆیم لەگەڵ کارزان لەگەڵ فەرمیێرەکانە بابزانی دوایەوە بڕاری پارێزگای هەولێر خەڵک چۆن بەرەو پیری بڕیارەکاتن و تا سەکارەکان چۆن دەڕوا و کێشەکان چەکە لە بەردەمتانە بەرێ هەروەکو دەیبێنن ڕۆژانە خەڵک زۆرەوە پێ بەدوای ئەو بڕیارەدا چکە بەڕاستی سەرپێچی و پێوەەر خەڵکەتی زۆر هەبوو ئەو بڕیارە زۆر سوودمەند بوو بۆ خەڵک ئەو بەردەوامیش بڕیارەکە لە یەکی 12 تا یەک بوو تا ئێستاکەش ئێمە بەردەوام چکە ئەو کاتە زۆر سەختەچی زۆر و لۆدەچی زۆرمان لەسەر بوو حریزەی ئەو کاتمان ماوە خەڵکمان ئیزنداوە تەوقیعمان بۆ کردووە ئیزنمان داوە ئێستاکە بەردەوام خەڵک ڕۆژانە بەپی ئەوەی کە پێمان دەکرێت ڕۆژانە هاوڵاتیان بەڕێ دەکەیت جگە لەو بابەتانە لە ئێستادا بەگشتی خەڵک لێی لەکەمی کارەبا هەیە لەوە کۆیە جگە لەوەی تەقینی محاولەکان و بوونی شۆرت و ئەوانە دەگەڕێنەوە بۆ چ کارێک بۆ چ کارەبا لە کۆیە بەرێ وەڵا هەروەکو دەزانن دایما لە دستانان وایە خەڵک لەبەر ئەوەی سوتەمەنی کەمە بەڕاستی بەداخەوە کە دەڕێن بەداخەوە کە سوتەمەنیەکە نیە زیاتر کارەبا هاوڵاتی کە نەبوونە و هەژارە کارەبا دەبیتە بەدیلی نەفت ئەوەش گرفتی یەک جار زۆری لە بۆمە دروستکردیە شەوانە چەندە مەعاویلە لە چەندە شوێن کێبڵ دەتاوێتەوە هێڵەکانمان دەتاوێتەوە مەعاویلە دەسووتێ بەردەوام بەس تا ئێستا
لەخوا بە زیاد بێت تا ئێستا ئێمە کەم و کوڕیمان نییە لە ڕووی معاویلەوە ئەوە هەر شوێنە کتابێ بۆ بەیانی ئەگەر عینی کات پێمان نەکرابی لە عینیشەوە بۆ بەیانی گۆڕیتمە. ئەو گرفتانە چینەکە ئێستا خەڵک دێن لێرە تووشان دەبێت خود زۆر قەرزاری خەڵک ڕێکارێکی ئاسانکاریتان بۆ کردنە بۆ یان گرفتان تووشە وڵاتیان بەرێ ئێمە بەپێ ئەو بڕیارەی پارێزگای هەولێر کە لە مدەی ئەو دوو مانگا بەڕاستی یعنی بڕیارەکە شتێکی زۆر باش بوو خەڵکەیە زۆری هەر پێوەری نەبەستایە ئێستا ئەگەدێ پێوەەر دەبەستی تەنانەت پارەی ڕسوماتەکە دەدا ئەو پارەی زووتر هەر هەمووی حافەکە دەیگرێتەوە بەڵام خەڵکە یەکجار زۆریشمان هەیە پێوەری هەیە لی کردیتەوە ئەو حالەتان نەشەیە چوتە قالبی سەرپێچی ئەوش عفوەکە هەر دەیگریتەوە بەرەم پارەی کارەبا ئەو مدەی لەسەری حیساب دەبی و پارەکەی لێوەردەگرێت خەڵکی زیاد لە ملیۆنە قەرزاران ئێوە کریتانە بە شێوەیە قیسکەم پارە کارەبادا خۆ هەمووی دەبی لەسەرێک بدا و ئینجاماهالاتەکە نەخێر ئەوەش بە پێی بڕیاری وەزارەتی کارەبا توانای قسمان هەیە عسب ئەو پارەی کە لایتی ئەو وڵاتیە ئێمە بە پێی سیستەمی وەزارەتی دارایی وەزارەتی کارەبا خشتەی قسمان هەیە بۆی دەکەنە خشتەی قست بە شێوەی قست لێ وەردەگیرێ پارەکە وەک دەزانین لە ماوەی ڕابردوو چەند حاڵەتی شوێنکارەبایە بوو تیمەکانتان چۆن بەرێ ئێمە 24 ساعتی مەکانمان دەدەوە من تیمی خەفارە هەیە دوای دەوامیش تیمی خەفارە 24 ساعت دەوامی هەیە شەو دەمینێتەوە بەڵام بە هیچ شێوەک ئیسراعاتی نییە ئەو تیمە ئەوەندە کێشە و گرفت زۆرە لە تاوانەوەی هێڵ لە زیاد سەرفکردنی کارەبا لە زۆربوونی سەرپێچی کە زۆرە بەداخەوە زۆربەی هاوڵاتیان نۆخۆی بڕی کارەبایەکە کەمە کە لۆدی زۆری لەسرە هاوڵاتیانش مساعدە ناکەن لەو کاتا مشتەک پێنەکەن و لۆدەکە زۆر زیاد دەبی ببیتم هۆی ئەوەی معاویلەکە بسووتێ یاخود قاتعەکەیان بسووتێ یاخود کێبڵ لە زۆر شوێن کێبڵ ئاگر دەگری ئەوەندە گەرم دەبی وەکو هیتەری لێدی ئەوەی فەقیرە سبلیتیشی نییە هیتەر دادەنی خۆی پێگەرم دەکاتەوە هیتەرە ناری قاتع ئۆتۆماتیک هیتەر تۆماتیک ناکە کە تۆماتیکی نەکرد قاتع هەر بە گەرمی دەمینێتەوە کە لۆدەکە زۆر زیاد بوو لەسەری دەسووتێ و دەکەوتە ئەو گۆڕە و هاوڵاتیەکەش بێکارە بە خۆشی زەرمەندەبی زەرری گەورەش لە حکومەت دەدا و تیمەکانی ئێمەش تووشی گرفتومان تا بەیانی ڕۆژهەیە تا ئەفتی بەیانی ئەو تیمانە لە دەرێن ناگەڕێنەوە کاکازانەوە باسان لە گرفتەکان کرد کە بەرامبەر بە کارەبا بەڵام باسانەوە نەکرد فەرمانگەی کارەبای خۆیان گرفتێکتانەوە خۆتان فەرمانگەی کارەبای بەرێ وەڵا ئێمە بە پێی پێویست کرێکارمان نییە بە پێی پێویست عسب ئەوەندە ئیشتراکەی ئەماناکە لە سیستەمی وەزارەتی کارەبایە ئێمە بە پێی پێویست فەرمانبەرمان نییە بە پێی پێویست سیارەمان نییە لە سەروی هەموو گرفتەکانش گرفتی بینە هەر وەکو خۆتان ئەو بینایە دەبینن ئەو بینایی ئەوەی نییە بەڕاستی دەترسێم ڕۆژێک بینایەکە بەسەر فەرمانبەرەکانم دابڕمێ ماوەی چەند سارە ئەو بینایی خۆمان کرا ڕاستە ئەو کاتە تووشی حکومەت تووشی گرفتەک بوو قەیرانی دارایی بەس ئەوە ماوەی چەند ساڵە قەیران لەخوا بە زیاد بێ نەمایە تا ئێستاش ئەو بینایەمان هەرماوە هەر وەکو دەیبینن بەڕاستی ئەو بینایی دەوامکردن نییە لە ناوی ئەو مەسەلەی کرێکاریش مەسەلەی کرێکار ئێمە زۆر پێویستمان بە کرێکارە چەندەها جار داوامان بەرز کردوتەوە کرێکارمان چەند کرێکارمان خانە نشین بۆ کرێکارمان بۆ دانامەزرێنەوە خۆی بڕیاری ئەنجومەنی وەزیرانە لار شوێنە کرێکار کە تەقاعود بوو لازم یەکێک بێتە شوێنی کەچی بەداخۆ بڕیارەکە هەیە و ئیشیشی پێناکەن چەندەها نووسراومان کردێ لەسەر یەکتر لە ڕووی عەدادمان نییە ئەو عەدادەی کە لە ماران دەگەڕێ کە پارەی کارەبا کۆ دەکاتەوە بەڕاستی یعنی حەسەب ئەو ڕێژەی هەیە و بڕیاری وەزارەتی کارەبایە کە دەبی ئەوەندە ئیشتراکە ئەوەندە عەدادەتە بێ ئێمە نیمانە چەندەها جاریش داوامان کردی و داوامان بەرز کردەوە تا ئێستا هیچ نییە ئەو جارە خۆم سەردانی پارێزگای هەولێریشم کرد بەنسبەت بینایەکە هەر بینایەکە زۆر زەرورە هەر دەرێن لەگەرە و کەچێت تا ئێستا هۆم مەشاریعی دەبینم دەکرێت بینایەکەی هەر لە شوێنی خۆی مایتەوە بەبێ ئەوەی هیچ شتێکمان بۆ بکرێت بۆیە داواکارم لە هەم بەرپرسانی خۆمان بەرپرسانی وەزارەتی کارەبا بە زووترین کات بێنە سەرخەت ئەو بینایە تەواو بکرێ بەڕاستی ئەو بینایی تێداینە بە هیچ شێوەکشیاوی ئەوە نییە کە دایرە فەرمانبەر دەوامی تێدا بکە کارزانجگەلەوەنی باس کرد ڕێژەی چەند هیچ ئامارێک لا ڕێژە چەند زیادە ڕۆی کراوە لە شاری کۆیە ئەو کەسانە چەند کە زیادە ڕۆی دەکەن بەرێ وەڵا وەکو ئێمە ئاماری بزەبتمان نییە یعنی چەند خەڵک کردوێتی بەس بەردەوام تیمەکانمان بەردەوامە
دەگەڕێن لە هەموو شوێنەکان چکە هەر لە کۆیە نییە و بابرێن ئەو دیاریتە لە هەموو شوێنەکەیە خەڵک فەقیرە سوتەمەنی پێنادەن کە سوتەمەنی پێنادەن ناچارە هیتر دەکڕێ سبلیت پێ دەکا لە مارێ لە جێ سوتەمەنیەکە کارەبا بەکاردەین ئەوەش دەبیتە زەرەرێکی زۆر هەم لە بۆ دائیرەی کارەبا هەم لە بۆ فەرمانبەرەکانی ما هەم هاوڵاتی خۆش تێدا زەرەرمەند دەبێ معاویلە دەتەقێتەوە خۆی بێ کارەبادا دەنیشی ئەو شۆکە ئێمە زیاتر لە 21 گرفت هەبووە لە ناو شاری کۆێ لە چەند شوێن کێبڵ سووتە تۆ ناتوانانی فیدەرەکە ڕابگری مافی هاوڵاتیەکانی کە بخۆی دەبەر ئەو گەڕەکە کە 20 مارسی ماری لەسرە لە ئازادی بە هەمان شوێنە لە 32کان هەمان شوێن گرفتنە لە سەیران ستی بە 27 مار بەڕاستی یعنی بەڕاستی وشەی کفرێ بە 27 مار قاتعی 400 تعامل ناکە کێبڵەکە دەتاوێتە ئۆندە لۆدی لەسرە هەموو سەرپێچیە لەسەری کاکەزان دومایتان چێ بۆ هاوڵاتیات چی باوڵەتیان دەکەن بۆ بەکارهێنانی کارەبا داواکارم لە خەرچی کۆی خۆشەویست لە کاتی هاتنەوەی کارەبا بەڕزا هەرچەندە ئێمەش دەزانین خەڵک فەقیرە و هیچ سوتەمەنیەک نییە بەڵام بە کۆی گشتی ناکرێ ئەو دۆ دە قورسە بخەنە سەر کارەبا بە پێی پێویست بەکاری بینن زیادە ڕۆیی نەکەنە سەر کارەبا بە پێی پێویست هەم ئەو بێکارەبا نابی بەشە کارەبایەکەی خۆی وەردەگری هەم تیمەکانی ئێمەش تووشی هیلاکەتی و زەرەر و زیان نابن. هەڵێ سوپاس بۆ بەڕێزەندازیار کارزان ستێک کە لەگەڵمان بووی وەک خۆی باسی کرد ڕاستە لە ئێستادا دابەشکردنی کارەبا خەڵکێکی زۆر گلەیان لێ هەیە ئەمەش بە مافێشە ڕەوای خۆیان دەزانن بەڵام نەبوونی سوتەمەنی دابەشنەکردنی سوتەمەنی لە قەزای کۆیە یەکێکە لەو هۆکارانەی کە خەڵک زیاتر پەنا دەباتە بار زیاتر بەکارهێنانی هیتەرە یاخود ئەمانش دەبێت هۆی لۆدێکە لەسەر کارەبا و ئەم گرفتانەی کە بەڕێز ئەندازیار کارزان باسی کرد بۆ کارەبا دروست دەبێت من دەگەڕێم وەرای ئێوە ئەگەر ئێوە هیچ قسەیەکان نەمادەن. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین ئێستاش راپۆرتێکی وەرزشیمان هەیە بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوامەبین.
بەڵێزان بەردەوامین وەکو وتمان تەوەریەکەمان سەرسامان قسە و گفتوگۆکەین لەبارەی سایت و ڕۆژنامە ئەلکترۆنیەکان و کاریگەریان لەسەر میدیای کوردی بۆ مەبەستەش دکتۆر هێرش ڕەسوڵ پسپۆڕی بواری ڕاگەاندن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە لامان دکتۆر سڵاو لەوێ بەیانی باشتان لەوێ بەیانی ئێوەی بەڕێز و بینێرایی بەڕێزی شوش بەکارهاتی ئەمە سەرساوەکو پرسیار لەوە بکەین کە ڕۆژنامەی ئەلکترۆنی یاخۆ سایتی ئەلکترۆنی مەبەستمان بچیە ڕاگەانی ئەلکترۆنی هەموو ئەو پێگە ئەلکترۆنیانە دەگرێتەوە کە لە دوای پێشکەوتنی تەکنەلۆژیا و زانست و گەشە سەردنی خێرای ئینتەرنێت و تۆڕەکانی گەیاندن هاتنە ئاراوە بە جۆرێک لە جۆرەکان فرەپەخشنیان مەڵتیمیدیان واتە لە یەک کاتدا دەتوانن ڕۆڵی ڕاگەاندنی نووسرا و خوێنرا و کە ڕۆژنامە و گۆڤار و چاپکراوە و ڕاگەاندنی بیسترا و کە ڕادیۆیە و ڕاگەاندنی بینراویش کە تەلەڤیزیۆنە ببینن واتە هەم تێکست هەم ڤیدیۆ هەم فۆتۆ ئەمانە بڵاو دەکەنەوە و لە دواییدا ئەمە وردە وردە گەشەی کرد بەرەو نیو میدیا و سۆشال میدیا ڕۆیشت کە ئەمەش جای دەکاتەوە لە ئامرازەکانی تری ڕاگەاندنیان ئامرازە تەقلیدی و باوەکانی ڕاگەاندن کە بە جۆر لە جۆرەکان کارلێک دروست دەکاواتە ئەو کەسی کە نێرەرە هاوکات وەرگرەوە نێرەرە تا دەتوانێت پەیامەکان لە کاتدا هەم بنێرە هەم وەربگرێت و کۆمەڵێک تایبەتمەندی تری هەیە کە وەک چۆن بە هەندێک ناونانی تر پێی دەوترێت سیزن جۆرنالیزم یان ڕۆژنامەنووسی هاوڵاتی یان سۆشال میدیا نیو میدیا بە جۆرێک لە جۆرەکان ئەمانە هاوڵاتی ئاسایش دەتوانێت لە ماڵەکەی خۆیدا بەکاری بهێنێ ئەمە لە ئاستی نیو میدیا و سۆشال میدیاکە بەڵام لە ئاستی سایت و وێبسایت و پێگە ئەلکترۆنیەکان ئەمە زیاتر کەسێتی و دام و دەستگا و ئەو شوێنانەی کە جۆر لە جۆرەکان تا ڕادەیەک ڕسمین ئەمانە هەیەە بەکاری دێنن. دکتۆرە مێ بزانم کە ئاستی سایتە ئەلکترۆنیەکان و ڕۆژنامە ئەلکترۆنیەکان لە هەرێمی کوردستان لە ئێستا بەرەو کوێگەیشتووە ئایا لە ئاستێکی باشدایە؟ بۆ وەڵامدانی ئەو پرسیارە ڕاستەکەی توێژینەوەی زانستیمان دەیە بەڵام وەکو هەڵسەنگاندنێکی خێرا پێشەم شتێ دەبێت ئاماژە بۆ بکەم کام ئاستا لە ڕووی تەحریر و نووسین و گەیاندن و ئەمانە لە ڕووی ڕەچاوکردنی بنەماکانی ئاکاری پیشە ئەخلاقاتی مێنا لە ڕووی مەسەلەی تەکنیکی و ئەمانە لە کەم ڕوانم پێ ئەمە ئاسانە دەگۆڕێ ئەمە یەک دومیان کاتی هەڵسەنگاندن دەکەین بۆ ئەمرازێکی ڕاگەیاندنیان بۆ هۆکارێکی ڕاگەیاندن بێگومان نابێ ڕاگەیاندن جیا بکەینەوە لە کایە و بوارە جیاوازەکانی تری نێو کۆمەڵ واتە ناکرێ باسی ڕاگەیاندن بکەین دابڕاو لە سیاست دابڕاو لە ئابووری دابڕاو لە ژیانی خەڵک کۆمەڵایەتی کەلتوری ئاینی هەموو ئەمانە بۆی ئێمە لە کۆمەڵێکدا دەژین کە بەداخەوە شیرازەی زۆربەی شتەکان لە جێی خۆی دانینیان تێک چۆن بارێکی سەقامگیر نییە بە شێوەیەکی گشتی بۆیە ڕاگەاندنەکەش بە هەمان شێوە ڕاگەاندنێک نێ لە ئاستی چاوەڕوانیەکانی خۆماندا چوەک ڕاگەاندکاران چوەک هاوڵاتی و چوەک ئەکادیمیان بۆی ئەوەی کە هەیە سەبارەت بە ڕاگەاندنی ئەلکترۆنی کوردی وێبسایت و پێگە ئەلکترۆنیەکان و دواتریش وەکو نیو میدیا و سۆشال میدیای کوردی لە ئاستی چاوەڕوانیەکان دانیە بەهۆی ئەوەی کە زۆر جار هەیە خراپ بەکاردەهێنرێن زۆر جار هەیە دەبنە ئامرازێک بۆ ناوزڕاندن و تەشیرکردن بە خەڵک زۆر جار هەیە دەبن بە پێگەیەک یان سەرچاوەیەک بۆ بڵاوکردنەوەی زانیاری ساختە و نادروستواتە فەیک ئینفۆرمیشن یان فەیک نیوز هەواڵی ساختە و ئەمانە بۆ کۆمەڵێک کەم و کوڕیتر کە دەیبینین لە ڕێک بەداخەوە خراپ بەکاردەهێنرێن و لە ڕێگەی ئەمەوە بڵاو دەبنەوە. بەڵێ دکتۆرەمەوێت باس لە متمانە دروستکردنی سایت و ڕۆژنامە ئەلکترۆنیەکان بکەین تا چەند گرنگە متمانە دروست بکەن بۆ ئەوەی هەر کات هەواڵێکیان بڵاو کردەوە خەڵکی بە تامەزرۆی و بینەری ئەو هەواڵانە بن و بێگومان بن کە ئەم هەواڵانە هیچ درۆیەکی تیانیەوە بە شێوەیەکی ڕاست بڵاو کراوەتەوە. بەڵێ لە ئاکاری پیشی ڕاگەیاندندا ئێتیکی پیشی ڕاگەیاندن گزارشتێکی باو هەیە دەڵێت دامەزراوەکانی ڕاگەیاندن کاتێکی زۆر
ماوەیەکی زۆر و هەوڵ و جوهدێکی زۆریان پێویستە تاکو متمانەی جەماوەر و وەرگر بەدەستێنن بەڵام ڕەنگە لە بڵاوکردنەوەی تەنها هەواڵێکدا یان بەکارهێنانی تەنها دەستەواژە و شەیەک بڵاوکردنەوەی فۆتۆیەک ڤیددیۆیەکدا ئەو متمانەیە لە دەست بدەن بۆیە متمانە مزداقیەت زۆر زۆر گرنگە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن و لە ئێستاشدا بۆ سایتەکان ئەو متمانەیە چۆن دروست دەبێت و چۆن لە دەست دەدرێت چۆن دروست دەبێت بە بڵاوکردنەوەی هەواڵی ڕاست و دروست بە ڕەچاوکردنی بەرپرسیارەتی بە ڕەچاوکردنی بنەماکانی ئێتیکی پیشە بە شێوەیەکی گشتی بۆی کە تۆ ڕێزی هەست و سۆز و میزاجی وەرگرەکەت بگریت بتوانیت لا نەدەی لە کۆمەڵێک پرەنسیب و بنەما و پێوەری گشتی کۆمەڵایەتی و ئاداب و ئاکار و ئەمانەی کە هەیە بە شێوەیەکی گشتی نەک زۆر بە تایبەتی و ئەمانە بۆیە کاتێک ئەمانەت کرد متمانە بەدەست دەهێنی وەکو ڕاگەیاند کارۆکو دامەزراوی ڕاگەیاندن بەڵام لە بەرامبەردا کاتێکە هەندێشتە بڵاو کردەوە هەندێک زانیاری وێنە ڤیددیۆ بەکارهێنانی هەندێک دەستەواژە و گزارشت و وشە بە دڵنیاییەوە ئەو متمانەی لە دەستە یەک لەو شتانە مەسەلەی بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاستە یعنی تۆ لەبەرەوەی کە زوو ببی بە یەکەم سایت یەکەم وێبسایت کە ئەو زانیاریە بڵاو دەکەیەوە بەڵام تأکید ناکەیەوە واتە بنەمای وردی و دیقەت بەکار ناهێنی لە بڵاوکردنەوەی زانیەکە سیر دەکەی متمانەکەت دەکەیتە قوربانی سەبقی سەحافی دەکەیتە قوربانی دەستپێش و دەستپێش خەری ڕۆژنامەوانی هەر لەسەر ئەمەوێت باسێک لە ڕکابەری نێوان پەیج و وەسایتە ئەلکترۆنیەکان بکەین لەسەر ئەوەی کە کامیان هەواڵی زووتر بڵاو ئەکەنەوانێ ئەوەی گرنگی ئێن بەمە گرنگی بەوە نادەن کە ئەو هەواڵە ڕاستە یاخود درۆیە ئەمەوێت بزانام تۆ چیت هەیە لەسەر ئەمە پێویستە ئەوان بە چ شێوازێک ئیش بکەن بۆیە کە بتوانن متمانی خەڵکی بەدەست بهێنن ڕۆژنامەسێکی بەناوبانگی بەریتانی هەیە کە ئەو کات جیهانیە قسێکی بەناوبانگی هەیە کە دەڵێ پێویستە ڕاگەیاندن کە ڕۆژنامەنووس ئاگاداری سێشت بێ سێ خاڵ بێ زۆر بە وردی ڕەچاوی بکە یەکەمیان دیقەت دومیان دیقەت سێمیان دیقەت ئەنی وردی زۆر زۆر مهمە بۆیە ئەوە گرنگ نییە کە تۆ پێش سایتەکەی تر پێش هاوپیشەکەی ترت ئەو زانیاریە بڵاو دەکەیتە لەوە گرنگترە کە تۆ پێش بڵاوکردنەوەی هەر زانیاریەک لە ڕاستی و درستی ئەو زانیاریە دڵنیا تاکید بکەیتەوە ئایا ئەو زانیاریە تا چەند دروستە بەداخۆ ئێمە دەبینین ڕۆژانە یان هەفتانە یان ناوە ناوە دەبینین کە خەڵک دەمرێنرێ دوای بە درۆ دەخێتەوە ئەمە وان نییە فڵان نووسەر فڵان ئەکادمی فڵان هونەرمەند فڵان ڕۆژنامە نووس فڵان کەسێتی ئەمە کۆچی دوایی کرد لەبەرەوەی پەلەیان کردووە کەسەکە ینی لە ژیاندامایە خۆشبەختانە ڕەنگە نەخۆشیێکی ئەو بێیان شتێک کە سوکاری بە درۆی دەخەنەوە یان خۆی ڕوونکردنەوە دەدا بەتایەتی ئەمە بۆ کەسێتی ناسراوەکان هونەرمەند و ئەمانە زۆر زۆر بڵاو دەبێتەوە ئەمە لە پێناوت لەبەرچی لەبەر ئەوەی کە هێشتا دڵنیان نەبوونەتەوە پەلەیان کردو لە بڵاوکردنەوە شتێکیان بیستووە یان ڕەنگە کەوت بێت نەژێر کاریگەری پرۆپاگەندە و واتەوات پرۆپاگەندە واتەوات ئێستا لە ئاستی ملی دەرچووە چۆتە ناو سۆشال میدیا بیرمان نەچێ فەیسبوک و ئەمرازەکانی تری ڕاگەاندنی کۆمەڵایەتی یان ئەمرازە نوێەکانی ڕاگەاندنی میدیا ئێستا وەکو سامپڵێک وەکو مشتەیەکی بچووک کراوەوان وەکو عینەیەکی مسەغەری مجتەمع و کۆمەڵوان ینی خەڵک ئەکاونتی هەیە پەیجی هەیە نازاندرێ ئایا ئەو پەیجە ڕەسمییان نەبووە هۆشیاری تاک زۆر مهمە من وەکو بەکارهێنەرێکی فەیسبوک بتوانم ئەو پەیجانەی کە بێدایک و باوکن کە ڕەسمینی کە دەزانم سەرچاوی زانیاریەکان و خاوەنەکانیان دیار نییە لای خۆم لایکیان نەکەم یان نەکەمە سەرچاوی خۆم بۆیە هەندێک جار دەمێ بێمە سەر ئەو خاڵە هەندێک جار ڕاگەیاندنەکان پێگە ئەلکترۆنی وێبسایتەکان دەکەونە ژێر کاریگەری ئەو پەیجە فەیکانە ئەو پەیجە ساختانە ئەوان شتێک وڵاو دەکەنەوە فڵان گۆرانی بێژی ناسرا و کۆچی دوای کرد خێرا سایتەکەش بڵای دەکاتەوە بۆی دڵنیا بێ ئەو پەیجە ئایا ڕاستی کرایان کابرا هەر لە ماڵی خۆیەوە لە پشت لاپتۆپەکەیەوە یان لە پشت
موبایلەکە بەدەستەوێ و ئەمەی نووسیوە بەبێ ئەوەی هیچ ڕاستی دروستێشتیان لەسەر ئەوەی کە باست کرد وەکو ناوزڕاندنی کەسانی تایبەت یاخود هونەرمەندەکان کەسانی ناسرا و باست کرد لەوەی کە هەنێک جار هەیە تەشیریان پێکرێ هەنێک جارێ ناویان ئەزڕێنرێت ئەمە بزانم تا چەند سزایەک هەیە بۆ سزادانی ئەو کەسانی کە هەڵ ئەسم بە بڵاوکردنەوەی ئەم بابەتانە بەڵێ ئەمە دەچینە ناو بابەتی شترکەویش بابەتی یاسای ڕاگەیاندنە ئێمە لە کوردستاندا چەند یاسایەک هەیە یاسای بەرکارە ئەوەی کە دیارە یاسای ژمارە 35 ساڵی 2007 یاسای ڕۆژنامەگەری ئەگەرچی زۆرتر ئەمە بواری ڕۆژنامە نووسی یان ڕاگەاندنی نووسرا و ڕێک دەخا بۆ تەلەڤیزۆن ڕێنمایی فریکوێنسی و سپیس و ئەمانەمان هەیە کە وەزارەتی ڕۆشنبیری دەری کردووە وەندێکی یاسا و بڕیار و ڕێنمایی ترمان هەیە کە بواری ڕاگەاندن و تاوانەکانی بڵاوکردنەوە یاسای بەرکار و بڵین نافذن لە هەرێمی کوردستاندا بەپی ئەمانە بە دڵنیاییەوە ئەمە ڕێگە پێدراونیە وە سزای هەیە بە تایبەت سزای پێبژاردن و غرامەی هەیە چەند ملیۆنێکە لەوەندە بۆ ئەوەندە و پێی ئیجتیهادی دادوەرە بە ڕێزەکە دیاری دەکات بەڵام هەندێک جار هەیە تۆ سەرچاوی ئەم پیجە ئەو پەڕی فەیسبوک دیار نییە یان خاوەنەکەی دیار نییە بۆیە ئەمە پەنا دەبرێتە بەر دەستگا ئەمنیەکان پۆلیس ئاسایش هەتا دەدۆزرێتەوە ڕەنگە بیەوێت کاتێ بێت بۆیە بەڕاستی من هەموو جارێتە ئەهی دەکەم بۆ خوێندکارەکانیشم لە زانکۆ پەیمانگاکان خۆشیاری تاک زۆر مهمە ئێمە گرنگە لە ڕێگەی ڕاگەاندنەوە لە ڕێگەی پەروەردەوە خێزانەوە دامەزراوەی ئاینی هەموو ئەوانەوە بتوانین کە خۆشیاری تاک بەرزکەینەوە من لای خۆمەوە هەموو ئەو پەیجانەی کە دەزانم پەیجی ڕسمی نین خاوەنەکانیان دیارنی ئەن لای کام بکەم پێویست ناکە هەواڵ و زانیاری وێنە و ڤیدیۆکانیان بۆ من بۆ ژمارەیەکی زۆر پیج و ئەکاونت هەیە تاوان وەکو فەیسبوک کە بڵاوترینیان ناچینە کۆمەڵی ئامرازی تر هەیە سۆشال میدیایە یوتیوب و تویتەر و اینجا ئەوانی تری زیاتر بۆ پەیوەندی بەکاردێنە وەکو ڤایبەر و ماسنجەر وەتسئەپ و ئەمانەش هەیە بەڵام فەیسبوکە کە زۆرتر لای ئێمە بڵاوە دەکرێت لای خۆمانەوە ئەمانە فلتەر بکەین واتە ئەو هەواڵێک کە دەزانم پیجێک چەند جارێک ڕاستی نەکرد هەواڵی ناڕاستی بڵاو کردەوە ئەمە لای خۆم فلتەر بکەم گرنگە ئەو هۆشیاریە بۆ تاک زوو بڵاو بێتەوە و ئەو هۆشیاری زیاد بکرێت کە ئەمەش کاتی پێویست ڕاستە دکتۆر مێوزان تا چەند گرنگە کەناڵەکان و کەناڵەکانی ڕاگەیاندن و سایتە ئەلکترۆنیەکان سوود لە بابەتەکانی یەکتری وەربگرن بە تایبەت سایتە ئەلکترۆنیەکان سوود لە بابەتی کەناڵەکان وەربگرێت کە هەیە ئێستا ئاساییە بەڵام زۆر گرنگە ئاماژە بە سەرچاوی زانیاری بدرێت ئاکاری پیشەی ڕاگەاندن پێمان دەڵێ کە تۆ لە سەرچاوەیەک زانیاری یان هەر شتێکت وەرگر پێویستە ئاماژەی پێ بدەیت ئەمە ئەمانەتە تۆ بە ئەمانەت لە شوێنێک ئەوە وەرگرتووە هەوڵی تۆ نییە ئەو زانیارین کۆ کردوێتەوە یان وەری ژێڕاوە یان ئامادەی کردووە سازاندوویەتی تەحریری کردووە تۆ بە حەزرکراوی دێ یاکسەر لای خۆدای بەزێنیتەوە بڵاوەکەیتەوە پێویستە ئەمە ئاماژە بە سەرچاوی زانیاریەکە بدەیت. دکتۆرە مێ باسێک لەوە بکەین کە هەر کاتێک ڕووداوێکی نەخوازرا و ڕوئەدات پەیجەکان پێشبڕکیانە لەسەر ئەوەی کە زۆرترین زانیاری بەدەستبێن یاخۆت هەنێک کات زۆرترین زانیاری ناڕاز لەسەر ئەو ڕووداوە بڵاو ئەکەنەوانێ ئەمە تا چەند پێویستە بە دوواداچوونی تەواو بۆ ڕووداوەکە بکرێت ئەنجا پۆستێک یاخۆت بڵاو کراوێک لەسەر ئەو ڕووداوەی کە ڕووی داوە بڵاو بکرێتەوانێ زۆر گرنگە لێورد بوونەوە بۆ داچوونی ورد بۆ هەر زانیاریەک بکرێت کە ڕاگەاندن کار ڕۆژنامەنووس بەدەستی دەکات ئەو ڕاگەاند کارە لە تەلەڤیزۆن بێ ڕادیۆ بێ ڕۆژنامە بەوێیان پێگە ئەلکترۆنیەکان زۆر گرنگە کە بچێ بە دوای بنج و بناوەنی بابەتەکە لە ڕێگەی شاید حاڵەکانەوە لە ڕێگەی ئەو کەسانێک کە نزیکی ئەو ڕووداوان لە ڕێگەی دەستکەوتنی هەندێک زانیاری لە دەرگادانی هەندێک سەرچاوی زانیاری بۆیە کاتێک کە ئەم کنە و پشکنین و گەڕان و لێوردبوونەوەیە کرا بە دڵنیایەوە ڕاگەاندکات تووشی کەمترین هەڵە دەبێت کە بیرمان نەچێ هەڵەی پیشەیی هەڵەی ئاکاری و ئێتیکی و ئەخلاقی ڕاگەاندن کار لە هەڵەی پیشەکارەکانی تر کەمترنی ئەگە زیاتر نەبێت زۆر جار دەوترێت ئەگەر پزیشکێک هەڵەیەکی پیشەیی بکات خوانەخواستە
ڕەنگە گیانی مرۆڤێک تا مەترسیەوە یان لە دەست بدرێ ئەندازیارێک ڕەنگە تەلارێک بڕوخێت پارێزەرێک باماشێەوە ئەویش بەرەنجامی هەڵەکەی کۆمەڵک شتی لێ دەکەوێتەوە. ئەمانە هەمووی هەڵی ناخۆش مەسەنجانی ئینسانێک نازانم ڕوخانی تەلارێک بەڵام هەڵی ڕۆژنامە نووسراگەاند هەر ڕەنگە ببێتە هۆی بەلا ڕێدابردننی کۆمەڵێک بێگومان چاواشەکردنی ڕاستیەک بۆ ماوەیەکی زۆر تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی بۆی هەڵی ڕاگەاندن کار بە بڕوای من مەترسێکی زۆر گەورەترە لە هەڵی خاوەن پیشەکانی تر. بێگومان دکتۆر هێرش ئەمە باس لەوە بکەین بێلایانی تا چەند گرنگە لە بڵاوکردنەوەی زانیاریەکان وەکە زانین هەنێک کات هەیە هەنێک لە پەیج و سایتەکان باز لە بێلایانی خۆیانەکەن بەڵام کاتێک سەیری بڵاوکراوەکانیانەکەی هەستەکەی کە سەربەلایەنێکن لە دژی لایەنێکی تر قساکەن. بێلایانی پیشەی تەوان بنەمایەکی ئەم پرەنسیپ و پێوەرێکی گرنگی ئاکار و ئەتیکی پیشەی ڕاگەاندنە بەڵام بێلایانی پیشەی سربەخۆی پیشەی بەوە نابێت کە من بانگەشە بکەم بەڵکو بەوە دەبێت کە من تا چەند پەیامەکانم بێلایەنانە و هاوسەنگ و بابەتیانە دەخەمە ڕوو تا چەند هەواڵەکان زانیاریەکان ڕاپۆرت هەموو ئەو ژانرە ڕۆژنامەوانیانە بە بێلایانی پێشکەش دەکەم. بەرنمەیەکی تەلەڤیزیۆنیە تا چەند ڕێگە دەم بە بیر و ڕاو گۆشەنیگای جیاواز لە ڕەهەندی جیاوازەوە نەک تەنها وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد کە تەنها بە قسە بانگەشەی بێلایانی ئەمانە بکەم بەڵام لە پەیامەکاندا ئەوە ڕەنگ نەداتەوە بەڵکو بەرچەکردار بم بۆ لایەنێک کاردانەوە بم یان تەنها دژایەتی لایەن و بیر و بۆ چوون و ئایدیایەکی دیاریکرا بکەم. دەستەکانە خۆش بێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ دکتۆر هێرش ڕەسوول پسپۆری بواری ڕاگەاندن کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە لامان بوو هەر لەسەر سایتە ئەلکترۆنیەکان و ڕۆژنامە ئەلکترۆنیەکان ئێستاش پەیامنێرمان ئەحمەد ئیسماعیل بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سایتی پیوکەی میدیا لەگەڵمانە. ئەحمەد سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە ساڵیادی ئەم سایتە چۆن بەڕێوە ئەچێت. ئەم کاتی ئەوە بینەران باشتر سڵاوتان لێبێت ئەمڕۆ یادی حەڤە ساڵی دامەزرانی سایتێکە کە یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە و بەردەوام لە پێناو خزمەتکردن گرنگی پێداوە ئەوی شێکێکە لەو سایتانی کە سایتی پیوکەی میدیا پیوکەی میدیا ئەمڕۆ پێدەنێتە حەڤە ساڵی دامەزراندنی کە لە دوای ساڵی 2023 دامەزراوە و هەموو ئەوانە بۆ ئەو بوون کە یەکێتی نیشتمانی کوردستان لە بواری تەکنۆلۆژیاشدا ئەو ڕاگەیاندنانی کە هەیەی بتوانن ڕۆڵی بەرچاو و کاریگەری خۆیان هەبێت و خزمەتی بەردەوام بکەن. پیوکەی میدیایەکێکە لەو سایتانی کە لە مێژووی تەمەنی یان لە ماوەی تەمەنیدا بە شێوەیەکی بەردەوام لە بوار و لە بواری ئەلکترۆنیدا توانیوێتی ئەو هەواڵانەی یان ئەو بابەتانی کە بابەتی ڕۆژ و گرنگن بە تایبەت هەواڵ ڕاپۆرت چاوپێکەوتن بیر و ڕا هەموو بابەتەکانی دیکە وەرزشی بە زمانەکانی دیکە بگوازێتەوە و بتوانێت خوێنەران بینەران لەو ڕێگەیەوە بتوانن سوودی لێ ببینن و بابەتەکانیان پێ بگات. هەمووەمانە بۆ ئەوەن کە یەکێتی نیشتمانی کوردستان کە گرنگی بە تەواوی بە بواری ڕاگەاندن داوە یەکێک لەو چەمکانش ئەوەیە کە پیوکەی میدیا وەکو زمان حاڵی حەزب توانێتی ڕۆڵی بەرچاو و کاریگەری خۆی بگەنێت و خزمەتی بەرچاو بگەنێت. یەکێک لەو هەواڵسازانی یان ئەو میدیاکارانی کە لە سایتی پیوکەی میدیا ئەمڕۆ لەگەڵمان دەبێت قسەمان بۆ دەکات لەسەر دامەزرانەکەی کاک دیار بارید باش و سڵاوت لێبێ. زۆر سپاس لەبارەی دامەزراندنی سایتی پیوکەی میدیا قسەمان بەخێبێن پێشەکی عجەتان کەشاوە سایتی پیوکەی میدیا حەڤە ساڵە لە خەباتی کاری ڕۆژنامەوانی خۆی بەردەوامە لە سەرەتادا کە سایتی پیوکەی میدیا کە زمان حاڵی یەکێتی نیشتمانی کوردستانە کە دامەزراوە لە باشووری کوردستان ئەتوانین بڵین ئەو سایتانی کە هەبووە بە پەنجەی دەزەژمێران و پیوکەی میدیا ئەو شەرەفەی پێبەخشراوە کە یەکێکە لە سایدا کوانەکان لە باشووری کوردستان کە تا ئێساش پەخش و پرۆگرامەکانی خۆی بەردەوام بۆ بینەرانی پەخشەکان. باسی ناوەڕۆکی سایتەکەمان بۆ پیوکەی میدیا بێجگەلەوەی کە راپۆرت و هەواڵ و هەواڵی هوەری و وەرزشی و بڵین تەندروستی و بەشەکانی تر بڵاو ئەکاتەوە ئەوەی کە سایتی پیوکەی میدیا لە سایتەکانی ترجا ئەکاتەوە ئەوەیە کە پیوکەی میدیا بە 5 زمان پەخشی خۆی بڵاو ئەکاتەوە واتە بە 5 زمان خوێنەرانی لە زانیاریەکانی خۆی ئاگادار ئەکاتەوە کە ئەوانش بریتین لە زمانی کوردی سۆرانی
لەگەڵ زمانی کرمانجی عەربی ئینگلیزی ڕووسی و لەسەر ئاستی نەک لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی جیهانیش پیوکی میدیا خوێنەرێکی باشی هەیە بێگومان ئێمە متابعی پێیجەکانمانەکەین یعنی کۆمنت و لایکانی کە بۆمانیەت بەپێی سەردانی ناو سایتەکەمان کە متابعە ئەکەین ئەزانین کە جگە لە ناو هەرێمی کوردستان لە دەریشەوە خوێنەرێکی باشی هەیە پیوکی میدیا. دیار زۆر سپاس بوو دەکەن سپاس بۆ بەشداری کاروانمان لەگەڵ دەبێت کۆژین سەرنووسەری سایتی پیوکی میدیا مامۆستا باین باش ڕۆژی ساڵیادی حەڤە ساڵەی دامەزرانی سایتی پیوکی میدیا پیرۆز بێت فەرموو لەسەر دامەزرانەکە قسەمان بۆ بکە دوایتر پرسیارێتتر بێت لە ئێوەش پیرۆز لە سەرجەم ڕۆژنامە نووسانی کێتی نیشتمانی کوردستان و سەرجەم ڕۆژنامە نووسانی کورد پیرۆز بێ بەڕاستی ئێمە ماڵێکە بین بەڕێوە بەس ماڵی ئێمە نییە ماڵی ئێوەیە ماڵی خەڵکە ماڵی ئەو کەسانەیە کە نرخی وشیان لایە ماڵی ئەو کەسانەیە کە ئەیانەوێت لە ڕاستی بگەن ماڵی ئەو کەسانەیە کە ئەیانەوێت دەنگی کورد بگەن بە دەرەوەی وڵات بە چ بە زمانی کرمانجی بێت چ بە زمانی عەربی بێت با بڵێن بە شێوەزاری کرمانجی بە عەربی بە ڕووسی بە ئینگلیزی بە تورکی بە فارسی ئەوەی کە ئێمە کردمان هەنگاوێکی ڕۆژنامە نووسیە حەڤە ساڵ لەمون پێش ئەزمونێ و تاقیمان کردوتەوە بزانین سەرە گرێ سەرکەوتووە بێت بەڵێ سەرکەوتوو بوو زۆر سەرکەوتوو بوو ئێستا ئەتوانم بڵێم لە هەنێ شوێن دەنگ و ڕەنگی کوردە نەگەیەکێتی ڕاستە ئێمە سایتەکە سایتی یەکێتی نیشتمانی کوردستان و کتێبی ڕاگەیاندنە ئەم سایتە یەکێتی با بەڕێوە بەڵام ئێمە کارێکمان تیان نەکردو لە ماوەی ئەم حەڤە ساڵەیە کە تەنها بۆ یەکێتیەکان بێنە خێر ئەم سایتە لە رووسیا و بەلقان و منطقەی قەرم ئەمانە هەموو بە زمانی ڕووسی ڕووسەکان باس لە کورد ئەکەن لە کورتی ئەگەن لە ناوچەی ئوسترالیا لە کەنەدا لە ئەمریکا کە بە زمانی ئینگلیزی تۆ بەخشەکەیت خەڵک بێ زانیاریەک لەسەر کورد لەسەر مێژووی کورد لەسەر جینۆسایدی کورد ئەمانە هەموو ڕەنگدانەوەیە بە نیسبەتی عەرەبەکانەوە ئەوەی کە عەرەبی زمانە بە هەمان شێوە یعنی ئێمە کارێکمان کردووە کە تەنها کوردی تیا ببینینەوە و سەرکەوتوش بووینێرەیە وازم تاکە بەشێکین تاکە سایتێکین لە کوردستانەکە بەشی جینۆسایدمان هەیە جینۆساید بە ئینگلیزی جینۆسایدکردنی کورد بە عەربی جینۆسایدکردنی کورد بە ڕووسی بە هەموو زمانەکان سایتێکین کە معاناتی خۆمان لە شەوی کاریکاتێرە بە هەموو زمانەکان کاریکاتێر زمانێکی جیهانیە ئێمە توانیمانە وێبێکی بچووک بکەینەوە توانیمانە ئەو کوردانی کە لە تاراوگەن لە ڕێگەی پەیامنێرەکانمانەوە بەڕاستی پردێکی پەیوەندی دروستکەین لەگەڵ کوردانی تاراوگە یانی لە یەکەم ڕۆژێک کە ئێمە دروست بووین بەشێکمان هەوە ناوی بەشی تاراوگە بووە بۆ لەبەری کوردانی ئەوروپادا نەبڕێن بەڕاستی ینی ئەوەی کە ئێمە کردومانە بۆ خۆمان نییە بۆ ئەوەیە کە بتوانین سوود و تەکنۆلۆژیایە وەرگرین ڕاستی سە تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە لە دنیاە بۆم بۆ ساروخش دروستەکە بەڵام وێبێکیش دروستەکە کە لە ژوورێکی بچووکەوت و بتوانانی تەلەڤیزیۆنێک ئامادەکەی ئەم تەلەڤیزیۆنە پەخش بکە ئەم تەلەڤیزیۆنە بڕاتە ئوسترالیا بڕاتە کەنەدا بڕاتە سین بڕاتە رووسیا ئەو وڵاتانی کە ئێمە لێرە و لێ ئەڕۆین سەردانیەکەین سێرەکەی پیوکە میدیا لێ جێگەت پێگەی هەیە و ناسراویشە ئەنی وەکو سینەکان بە ئێمەوت لە ناو سینە ئێمە بینیمان لە ناو سندیکای ڕۆژنامە نووسانی سینە بینیمان پیوکە میدیا کراویەوە بێ ئێمە بزانین بۆ لەبەری لە بەشی ئینگلیزیەکە لە بەشی ڕووسیەکە لە بەشی عەرەبیەکە ئەگەر بیانین زانیاریێک بزانین ئێمە کورد میدیامان بە حیزبی کردو بەداخەوە بەڵام متوانیمانە لە ڕێگەی چەند هەنگاوێکی کەمەوە کەم تا زۆر لە حیزبی لە قاڵبی حیزبایەتی دەرچین و میدیای خۆمان کە ڕاستە حیزبیشە بەڵام وای لە بکەین کە بی کوردیانین یان کوردایەتی تیا بکەین یان ئەوە بێ کە خەڵک نەڵێ ئەمە تەنها باسی یەکێتیەکانەکە نەخێر ئەوەی کە ئێمە کردومان ئەم کۆمەڵە گەنجی کە ئێوە ئێستا پێشتر بینیتان کە بینەرانی بەڕێزبینی یانن بەڕاستی حەڤە ساڵە لێرە و لەوێ دەست بەدەست کۆمەڵێک نەوەت لێرە پێگەیشتون کۆمەڵێک دەتوانم بڵێم زیاتر لە 1000 کەس لەمەوەی حەڤە ساڵەیە هاتنە پیوکەی میدیا بوون بە وەزیر بوون بە گوزیر بوون بە بەرپرس بوون بە ڕاوێژکار بۆ لەبەرەوەی ئێرە قوتابخانەی کادرانە بەڕاستی و قوتابخانەی کوردایەتیشە و بەبێ ئەوەی یعنی ئەوەش نییە کە مەرجیش نییە ئێمە ئێستا کە بڵێن گوتمان سایتی یەکێتی نیشتمانی کوردستانە تەنها یەکێتیەکان کاری تیاکەن بەعکسەوە خەڵکێکی عەرەبی تایە خەڵکی تیا تورکمانە خەڵکی تیا کازاقستانیە خەڵکی تیا ڕووسە خەڵکی تیا خەڵکی ئەوروپایە ئاین بۆ تۆ ئەتوانم بڵێم گلۆباڵێکمان کۆ کردوتەوە کە لە خزمەتی یەکێتی نیشتمانی کوردستانە بتوانین خزمەت بە دۆزی کورد بکەین لە هەر شوێنێکی دنیا بێت بێگومان بەردەوامی بەڵام لە بیریشت نەچێ کۆسپ زۆرە تەگەرە زۆرە خاصەتەن لە ماوەی ئەم 4-5 ساڵی ڕابردووە ئێمە گەشتینە قەیرانێکی زۆر مەترسیدار کە موچەمان بڕا کە نەسرێمان بڕا کە هێرشی ئێرە و ئەوێ و ئەتاکردن و هاکردن و ڤایرۆسدانان ئەمە دەتوانم بڵێم لێرە کاتی ئەوە نییە کە ئێمە باسیکەین بەڵام بەردەم چەندین جۆر هێرشی ئەملاو ئەو لایە بووین ئێمە ئێسش ڕۆژانە کە سێرڤەرەکە راپۆرتی سێرڤەرە خوێنینەوە
ڕۆژ نییە بە سەدان هێرشی ڤایرۆسی بە سەدان هێرشی ئەتاکردن بە سەدان هێرشی تێشکاندن بە سەدان هێرشی بانکردنی سایتەکە و قرسکردن و لە ناوبردنی نەگاتە دەستین بەڵامەوە توانیمانە کەم تا زۆر ئەوەی کە لە دەستمان بێ خۆمانی پێ پارێزین بۆ لە بەروی ئەو دەنگەی کە خەڵک ئەوێت بزانێت لە کوردستان بەڕاستی چی ئەگوزارێت نەک ئەوەی کە بێن میکاش بۆ کوردستان بکەین ئەوەی کە بەڕاستی ئەگوزارێمەوە مان گواستوتەوە و ناشرین ئەەکەین و نەجوانیشی ئەەکەین بەڵکو لێرە پیوکە میدیا دەنگی ڕاستەقینەی کوردە هەروکو سینەکان بە منیان و تەرەکو ئێرانەکان بە منیان وتووە هەروەکو ئەژنەبیەکان و هەروەکو مسرەکان ئەڵێن ئەگەرمانێ بزانین بەڕاستی چی ئەگوزارێ لە کوردستان و لە بەشێکی عراقیش این سەردانی پیوکە میدیاکە سەری کەناڵە گەورەکان ناکەین. زۆر سپاس بۆ ئێوە سەرجەم ڕۆژنامە نووسان سەرجەم ڕۆژنامە نووسانی کێتی نیشتمانی کوردستان بەڕاستی ئەو ڕۆژنامە نووسانی کە توانیان بەرگەی ئەم 5 ساڵی ڕابردوو بگرن سلمانتان سلماندیان سلماندمان کە ئێمە ئەتوانین یەکێتی بگەێنینە کەناری یارە بەڕاستی. سپاس ئەحمەد بەڵێ دەگەڕم لای ئێوە ئەمڕۆ لە پیوکە میدیا یادەکە دەکرێتەوە و پێشوازی میوانان دەکرێت. بەڵێ بەردەوام دەبین. بەڵێ سپاس بۆ پامنێرمان ئەحمەد کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو و دووبارە پیرۆزبایی خۆمان ئاراستەی سەرجەم کارمەندان و بەرپرسانی ئەم سایتاکەین بە هیواین هەمیشە لە لوتکابیان بینین. بەڵێ ئازیزانم وەکوتمان تەوەری دۆمان قسە و گفتوگۆکەین لەبارەی کلینکی نەخۆشیەکانی و چارەسەری نەخۆشیەکانی مەمک و لە هەمان کاتیشدا باز لە شێرپەنجەی مەمکەکەین بۆ مەبەستەش 2 میوان ئەمڕۆ لە لامان ئامادەن. دکتۆر هەڵوان عەبدوڕەحمان پسپۆڕی نەخۆشیەکانی نەشتەرگەری گشتی و کاک علی زهودی بەڕێوەبەری کارگەڕی لە کلینکی چارەسەری نەخۆشیەکانی مەمک بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلامانن. سڵاوتان لەبێ و بەخێر هاتن. زۆر سپاس. سڵاو لە بەڕێستان زۆر سپاس. بەخێر هاتن. کاک علیمێ سەرتا لای تۆ دەست پێ بکەم ئەمەوێت بزانم کە کلینکی چارەسەری نەخۆشیەکانی مەمک لە کێوە دامەزراوە و لە چەند بەش پێک دێت؟ بەڵێ سەرەتا ئەو کلینیکەی ئێمە بیدایەت کە دەستمان پێکرد لە تەنها با بڵێن ژوورێکەوە دەستمان پێکرد لە ساڵی 2007وانێ وردە وردە پەرەمان پێیاوە ئێستا ئێمە بەشەکەمان لە 12 بەش پێکاتووە ینی لە هەموو بەشانەی کە تایبەتە بە بواری نەخۆشیەکانی مەمک لە لای ئێمە هەیە. اینجا ینی نەخۆشیش لای ئێمە بە ڕۆژانە بەیانیانمان هەیە و ئێوارانیشمان هەیە ینی شاریشمان هەیە بە چەند حاڵەت و چەند شێوەیەک نەخۆش سەردانی ئێماکان دێجار هەیە نەخۆشەکان ڕاستەخۆ خۆیانێن هەندێک جار هەیە لە کلینیکی پزیشکە پسپۆڕەکانەوە ڕەوانیانەکەن هەندێک جاریش لە ڕێی مەڵبەند و بنکرد تەندروستیەکانەوەیە. بەڵێ دەستەکانە خۆش بێت. دکتۆر هەڵوان ئێمە لای بەڕێزت ئەمێ بزانم کە شێرپەنجەی مەمک چییە و باسێکمان بۆ بکەی لە ناو لەشدا چی ڕوئەدات وە ئەم کەسە تووشی شێرپەنجەی مەمک دەبێت؟ شێرپەنجە خۆی بە شێوەیەکی گشتی بریتە لە گەشەکردێکی زیادە لە ڕەدە بەدەر خەلەکانی لەش ئێمە بەبەردەوام تەبعا لەو دەخەوە کە مرۆڤ دروستە بێت تا کۆتایی ژیان بە بەردەوامی خارە دروستە بێ و خارەی کۆن ئەبرێ و خارە تازە دروستە بێتەوە بەڵام ئەمە بێ کۆنتڕۆڵ هەبێ بۆی دروستکردن بە قەدەر بردەکە بێت چکە گەروانە بێت تۆ گەشەکە زیابێ لە شێرپەنجە خارەکان تەواو کۆنتڕۆڵ لە دەست دیا و هەر زیاکە بەس بە بەردەوامی ئیشی دروستکردی شاریت خاری تازابێ و ئیشە سەرەتایەکەی خۆی ناکات چکە هەموو خارەیەک ئیشی کتایبەتی خۆی هێنە لە شار واز لە ئیشەکەی خۆی هێنێ و زیاکات بۆ شۆناوەستێ ئەجاوردەوردە پەلاماری چواردەوری خۆیە خانەکانی کە گەشەکەن چواردەوری بڵێ ئەو خانەی تەدیشی خۆی پەلاماری ئەوە جێلەوە داگیرەکە هەر بۆ ژناوەستێ ئەجا ئەچێ بۆ شوێنی دووریش لە شاکەواتە ئیشی خۆی نەکرد ئیشی خۆی لەکە خەریکی گەشە بوو چواردەورەکەی خۆی داگیر کرد ئیشیش لای تێگە ئەجا چوو بۆ شوێنە دوورەکانی شوێی ئیشی لایش تێگە بەم شوێ بە لەشا بە تاواتی بڵاو بێتەوە بۆیە بێ شێرپەنجە لێ ترسیت دامەژەڵی لە بڵاوبوونەوەکەیە ترسیت هەموو لەش داگیرەکە ڕاستە دەستەکانە خۆش بێت کە عەلی ئێمە لای بەڕێزت ئەمێت باس لەوە بکەین کە ئایا ئەم کلینکەی بەڕێستان لە ڕووی خزمەت گوزاریەکانەوە تا چەند خزمەت گوزاری بۆ دابین کراوە تا چەند خزمەت گوزاریەکانی لە ئاستی پێویستدان بەڵێ ئەو خزمەت گوزاریانەی کە لە کلینیکی ئێماکرێ هەمان ئەو خزمەت گوزاریانەیە کە لە وڵاتانی دەرەوە خۆشحاڵیەوە ینی بە کولفەیەکی زۆر زۆر کەم بۆ نمونە هەر بۆت باسکە مامۆگرافیەک لای ئێمە تەنها بە 2000 دینارەگیرێ لە وڵاتانی دەرەوە زیاد لە $1000 فەحسێکی ترمان هەیە ئەوە زیاتر کەکتۆرەوان ئەو شارەزان کۆڕبایپسی پێوترێ ینی سامپڵێک نموزەجێک لە
لەو گرەیە وەرئەگیرێ ئەمە لە وڵاتانی وەکو تورکیا و ئێرانوانە زیاد لە 1300 دلارە لای ئێمە بە خۆشحاڵیەوە بە 1500 دینارە یعنی شتەکە کولفەیەکی زۆر کەمە خانمێک کە سەردانی ئێمە کە یافرەتێکە سەردانی ئێمەکە بە هەموو ئەو پرۆسانی کە بۆ ئەکرێ ناگاتە 5000 دینار نەخۆشحاڵیەوە زۆر باشە ینی کولفەکەی زۆر کەمە خزمەتێکی زۆر باشە کتێبە ئافرەت و خانمان کە سەردانمانەکەن دەستان خۆش بێت دکتۆر هەڵوان ئەگەڕێمە لای بەڕێزت ئەمە بزانم کە نیشانەکان چییە کە کەسێک توش بووی شێرپەنجەی مەمکە چۆن بزانێت کە تووشی ئەو نەخۆشیە بووە بەشێکی هەر زۆری شێرپەنجەی بەبک وەکو گرێ لە لای ئێوە یادی لەلاو بەبکەکە تۆپڵێک دروستە بێت تۆپڵەکە لە چاو شارەکانی بەبکە جیاوازە هەستەکەی زۆر بەردابی کە شخصە بکرۆکوە بەتاریەک دا بدێ و بەتاتێ بخەژێری دەست بە بەسەر بەتاریەکە بێ لە شوێنی پەتاتەکە دیارە ڕاستە بزەبت تقریبا لە سای هەفتای زیاتر شێرپەنجەکان دوایەت بەڵام هەرێجا بە شێوەی تریژێت هەرێجا لە خۆشەکە دەربراوی لە گوێی بەبکەکەەوە هەیە بە تایبەتێگە خوێنی لەگەڵ بێت هەرێجا شێوەی بەبکەکە تێگەچێت لە لایەکی دا خوپێ هەرێجا بە عکسەوێتە دەرەوە هەرێجا گۆکە گوێی بەبک ئاتە بۆ دیوی دەرەوە ئەو ڕاکێشەوە بۆداوە هەرێجا پێستەکە ئەستورە بێ وەکو تۆکلی پرتەقاڵی لێەوە چاڵچاڵە بێت چۆ تۆکلی پرتەقاڵ وایە هەرێجا لەدا بووکەکە هیچ هەست پێ ناکەی لە خۆشگەی لە بتباڵێ هەستەکە گرێ هەیە و کەبیش جاری وا بۆ چکە شێرپەنجە بێک بڵاوەکەی یەکەم شوێ دێچێتە ئێسقان دەخۆشوان هەبوو و خۆت بەخۆشم هەبووای کەوتبوو بە عەرزا ڕادیشکا بوو ئەشیای بۆ کردوکە بۆ گرێتیا هەیە زرع کرابوو لە بەبکەوە هاتوو هەرێجا ئاواژیان بەڵام دیسبەتە هەرە زۆرەکە وەکو گرێ تۆپڵێک لەلا بۆکە کاروزێت توای بڵێ لە سای هەفتەیان زیاتر ئاوایە لە لای ئێمە دەستەکانە خۆش بێ گەڕێمە لای بەڕێستان بەڵێ عزیزانم ئێستاش پامنێرمان سەرباز بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە سەرباز سڵاو لەوێ بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە زانیاریەکان لای تۆچین بەڵێ سلااو لە تۆ بەیانی ئێوە و سەرجەمبینەکانی گەلی کوردستان باش زانیاریەکانی ڕۆژ لە شاری هەولێر سەرتا دەمەوێت لەوە دەست بکەم کە بڕیاروایە سعاتدا لە بەردەم ئەنجومەنی وەزیران مامۆستایانی وانەبێژ گرتبوونەوەیکی ناڕەزایی ئەنجامدان و دوای ئەوەی کە لە ڕماوەی ڕابردووجا چەند گرتبوونەوەیکی ناڕەزاییان لە بەردەم ئەنجومەنی وەزیران ئەنجامدا و تێدا داواکار بوون کە با بڵێ مامۆستایانی وانەبێژ دابمەزرێن و با بڵێن چاوی بار و گوزەرانی مامۆستایانی وانەبێژ بکرێت و ماوەی ساڵانی خزمەتیان بۆ هەژمار بکرێت هەر ئەمڕۆ بڕیاروایە کاتژمێر 11 گرتبوونەوەیکی دیکە لە بەردەم بارەکەی نەتەوەیە گرتوەکان ئەنجام بدرێت کە پێکاتەکانی دەشتی نینەوە بڕیاروایە لە کاتژمێر 11دا بێنە بەردەم ئەنجومەنی وەزیران و داوای ئەوە دەکەن کە با بڵێن حەشدی شعبی لە دەشتی نینەوە و لەو شوێنانەی کە بەتایبەت کە برا کریسیانەکان لی نیشتەجێن نەمێنن بۆ ئەوەی کە کریسیانەکان بگەڕێنەوە شوێنی خۆیان و با بڵێن وەرداوامی بە ژیان و گوزەرانی خۆیان بدەن هەر ئەمڕۆ بڕیاروایە کاتژمێر 12 با بڵێن بەشێک لە تیمی پارێزەرانی جوتیارانی هەرێمی کوردستان کە با بڵێن ئەوانەی کە لە ساڵانی 2014 و 15 و 16ەوە گەنمیان ئاڕاستەی با بڵێن حکوومەتی عراقی و لەلایەن سایلەکانی حکوومەتی عراقیەوە ڕادستی حکوومەتی عراقی کردبوو کە تاوە پێستەش پاریان وەرنەگرتبوو و بڕوی پارەکەش 506 میلیارد دینار بوو کۆی گشتی پارێگەنوی جوتیارانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی بەغداوە دابین نەکرا ئەمڕۆ با بڵێن تیمی پارێزەرانی جوتیاران کۆنگرێکی ڕۆژنامەوانی لە بەردەم دادگای هەولێر ئەنجام دەدەن جگەلەوە ئەمە قسە لەسەوە بکەم دوایەوە کە دوێنێ ڕووداوی تەقەکردن لە ئەفسەرێکی پێشمەرگە هەبوو لە شاری هەولێر لە یەکێک لە گەڕەکانی شاری هەولێر ئەم پێشمەرگەیە تاوەکو ئێستا با بڵێن لە ژێر چاودێریدایە و لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێرەوە کردنەوەیکی لەبارەی با بڵێن بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی سپاس بۆ پامنێرمان سەرباز کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ زانیاریەکانی یاینە لەسەر زانیاریەکانی هەولێر بەڵێ ئەگەڕێمە لای میوانەکانم کاک عەلی ئەگەڕێمە لای بەڕێزت ئەمەوێت بزانم کە ئاماری ئەو کەسانی کە سەردانی کلینکەکەی بەڕێستانیان کردووە بۆ هەر جۆرێک لە جۆرەکانی واتای سۆنەکردن بێ مەمۆگرافی بێت و سەردانیکردنی کلینکەکەتان بێت ئەمەوێت ئامارەکانمان بۆ بخەیتە ڕوو بەڵێ ئێمە لە ساڵی 2019 زیاتر لە 70,000 کەس سەردانی کلینیکەی ئێمەی کردووە
لەم حەڤە هەزارە تقریبا 4,000 مامۆگرافیان بۆ گیراوە، یعنی 4,000 مامۆگرافیان بۆ گیراوە، 6,000 سۆنەریان بۆ کراوە کەوانەی سەردانیان کردوین. اینجا لەو حەڤە هەزارە 84یان شێرپەنجە دەرچوون. وەکو فەحسی کە پێم وتی نموزەجێکی لێوەرەگرێ 245 کەسیان کۆڕبایەپسییان بۆ کراوە. دەستەکانتان خۆش بێت. دکتۆر هەڵوانە گەرمەوە لای بەڕێزت ئەمەوێت باس لەوە بکەین کە ئایا هەموو گرەیەک شێرپەنجەیە یاخود ئەو کەسانی کە گریان هەیە ئەبێت هەموو کات ترسیان لەوە هەبێت کە ببێتە شێرپەنجە؟ حەز بکە و پرسیارە بکەیت چونکە خەڵک زۆر ترساوە. ڕاستە. پرسیارەکەش زۆر باش بووبووی. خۆشبەختانە دیسبەتێکی زۆر کەمی گرێکان شێرپەنجەیە. تقریبا لە خوار 30 ساڵەوە لە خوار تەمەنی 30 ساڵیەوە ئەتوانی بڵێ لە سا 1 بۆ 2 گرێکان ئەگەر شێرپەنجە بن لە خوار 30 ساڵەوە. لە بینی 30 بۆ 40 تقریبا دیسبەتەکە و دەورە زیاکە لە سەر و 40 ساڵیشەوە لە سا 15 بۆ 20 گرێکان بۆی هەیە شێرپەنجەی بێ، سا 80 بۆ 85 شێرپەنجەی نییە. ئەمە شتێکی زۆر باشە. بۆیە خەڵک کە گرێ هەبوو با یەکسەر نەترسێ بڵێ بتاو شێرپەنجەم هەیە، چونکە دیسبەتی شێرپەنجەکە زۆر کەمە. بەڵام بابێت بۆی تەکید کەینەوە بۆی بزای کوابیانە و تەکیدی بۆکەینەوە کە دووتیان شێرپەنجە دیێ و ئیسراحە دەکە شێرپەنجەشە بوو ئیشی بۆکەی. بەشەکەی دۆبیان گرێشکان کە ئەبێ گرێ سادەکان ئەبن بە شێرپەنجە خۆشبەختانە بەشێکی زۆری گرێ سادەکان ناگۆڕێن بۆ شێرپەنجە. دیسبەتێکی کەمیان هەیە ئەوانیش تەبعاً نیشانەی تایبەتیان هەیە. ئێمە شەش گرێ نیشانەی تایبەتی هەبێ لەوانەی کە ترسمان هەبێ بەرەو شێرپەنجە بگۆڕێ عادەتەن حاولاکە هێل پێش ئەوەش بە عەمەلیات لایەبێت. بەڵام ئەوەش دیسبەتێکی کەمە بەشێکی هەرە زۆری گرێ سادەکان بە سادەیی ئەبێتەوە هیچ گۆڕانێکیان بەسەر نایەت. زۆر باش. دەستەکانە خۆش بێت. ئەگەڕێم وڵای بەڕێستان ئێستاش راپۆرتێکمان لەسەر سەنتەری چارەسەرکردنی نەخۆشیەکانی مەمک ئامادەیە با بە کۆبینەری بین و دواتر بەردەوام. چارەسەری نەخۆشیەکانی مەمک سەر بە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانیە و لە ساڵی 2007 دامەزراوە. لە 11 بەشی سەرەکی پێک هاتووە و ڕۆژانە هاوڵاتیان بە مەبەستی پشکنینەکانی سنگ ڕووی لێ دەکەن. سەنتەرەکەی ئێمە سەنتەری پشکنینی نەخۆشیەکانی مەمکە. پێک هاتووە لە بەشی وەکو پزیشکی باسی بکەین، وەکو بەشی ئیداری باسی بکەین، وەکو ئیداری فایلاتین بەشی فایلاتی نەخۆشمان هەیە، بەشی ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە فایل نییە، بەشی وەسڵبڕین و مەجموعەی بەشی ئیداریمان هەیە. وەکو بەشی پزیشکەکەش ئێمە ڕۆژانە 4 ژوورمان هەیە کە بۆ پشکنینی نەخۆشە 2 ژووری سۆنەرمان هەیە، واتە هەر نەخۆشێک کە ئێتە لای ئێمە سەرەتا پشکنینی پزیشکی بۆ ئەکرێ، پاشان ئەگەر پێویست بە هەر شتێکی کە بکە بۆ نمونە فەحسی خوێن بێ، بۆ نمونە سۆنەر بێ، بۆ نمونە مەمۆگرافی بێ، پێویست بە هەر کامێکیان کە ئەو بەشانەمان هەیە و ئیحالەی ئەو بەشانەی تر ئەکرێ. ئێمە هەموو هەوڵێکمان ناوە بۆ ئەوەی کە هەر نەخۆشێگێتە ئێرە ئەوەی کە پێویستە بۆی بکرێ ئەنجام بەجێمان بێڵێ. بەڵام بەداخەوە لە برەوەی یەک جیهازی مەمۆگرافیمان هەیە، جاری وایە ئەو پێشتر یەک جیهازی سۆنەرمان هەبوو، ئێستا شکور کراوە بە 2 جیهاز. ئەمە شتێکی باشە بۆ سۆنەر، بۆکۆی کە بڵێ ئێمە پێویست بە سۆنەر و بە مەمۆگرافی بکە، ئێمە حەز ئەەکەین ئەوەی کە پێویستە لە کورتترین کارتە ئیشەکانی بۆ بکرێ. بەڵام هەستەکەین تۆزێک گلەیمان لەسەر مۆعیدی مەمۆگرافی، لەسەر مۆعیدی ئەوەی کە سۆنەر، بەڵام ئەمەش زۆربەی ئەگەڕێتەوە بۆ کەمی جیهاز و بوونی قەڵەباڵغێکی زۆر لە سنتەرەکە، چونکە بە خۆشحاڵیەوە یعنی خەڵک هۆشیارێکی باشی سەبارەت بە سنتەرەکە و ڕۆژانە سەردانکەرێکی زۆرمان هەیە بۆ سنتەرەکە. بەڵام وەکەوەی کە ئێمە دووشتمان هەیە، ئێمە بەشی سکرینینمان هەیە، واتە پشکنینی پێشوختەیمان هەیە و بەشی تەشخیصمان هەیە، واتە ئەو کەسێک کە یەتە ئێرە شەرت نییە هەمووی نەخۆش بێ. زۆربەی زۆری خانمەکان تەنها بۆ پشکنینی پێشوختەیەن
ئەمەش ئێمە ئەینێرین بۆ مامۆگرافی ئەمانە هەمووی شتێکی پێشوەختەیە یعنی نەخۆشەکە خۆی خانمەکە هیچ مشکلەیەکی نییە ئەمە زۆربەی بە مواعید ئەڕوا بە ڕۆتینی مواعیدا ئەڕوا و زۆربەی هەستەکەن گلەیەکە لەسەر ئەوەیە بەڵام یعنی ئێمە کە بۆ مواعید و بۆ ڕۆتینەیە ئەڕوا ئەمە ضروری نییە کە ئێمە لەو ڕۆژەیە یان لەمای ئەو هەفتەیە ئیشەکەی بۆ بکری بۆیە خۆمان حسابی بۆ ئەوکەین بەڵام نەخۆشمان هەیە خوان و خواستەگری هەیە نەخۆشێکی هەیە ئەوت ئەگەر لە عینەن ڕۆژە بۆی نەکرێ هەوڵێن لە کورتترین کاتە ئیشەکانی بۆ بکرێ و پێویست بە دەرەوە نەکا بەڵام زۆر جار نەخۆش عنی کە پێی ئەڵێن بۆ ڕوونە مواعیدێکی مامۆگرافی بۆرگرا سێرەکە 2-3 مانگ جاروە 6 مانگ تەخیر بووە ئەڵێ بۆ نمونە من ئازارێکم هەیە ئەمە 6 مانگ مواعیدە بەڵام ئێمە ئەم مامۆگرافی لەبەر ئازارەکە ناکەین بۆ ئازارەکە نییە زۆربەی جاری عنی بۆ ئەوەی پشکنینی پێشوەختەی خۆمانە لەبەرەوە ئێمە ئەگەر ئەم سنتەری ئێمە دوو بەش بێ یان دوو شوێن بێ بۆی بەشی پشکنینی پێشوەختەی و بەشی تەشخیص جا بکرێتەوە ئەو کاتە هەم لەوانەیە گلەی نەخۆشەکانیش کەم بێتەوە هەم بۆ ئێمەش ئاسان بێ ئێمە وەکو بەشەکەمان لێرە ئەو حاڵەتانەیە تەلامان عادەتەن یان ئەوە تا بۆ سۆنەرە یا مامۆگرافیە سۆنەر بێ یا مامۆگرافی لێ پێشا پشکنینیان بۆ ئەکرێ لەلایەن پزیشکی پسپۆری مەمکەوە و ئەو حاڵەتانی کە سۆنەرە ئێمە زۆربەی کات ئەوەی ئەگەر گرەیەک یان شتێکیە بۆی ڕاستەوخۆ سۆنەریان بۆ ئەەکەین کە شتێک بەلی بەگومان بین یا خود متابعیان بۆ ئەەکەینەوە ئەوانی کە متابعەکانیشن هەم دیسانیانەوە لامان سۆنەریان بۆ ئەەکەینەوە و ئەوانەی کە مامۆگرافیان پێویستە ئێمە مامۆگرافیەکانیان بۆ ئەەکەین لەگەڵ یا ئەگەر کە مامۆگرافیەکەمان بینیەوە نەتیجەکەی زانی مانگری هەیە یا خۆ شتێکی هێلی بەگومانین هەم سۆنەریان بۆ ئەەکەینەوە و بەپێی ئەوە حاڵەتەکان یا ئەو تا متابعیان بۆکەین یاخود متابعەکانیان زووزووە بێ بە 6 مانگ جارێک یاخود بە ساڵی جارێک یا 2 ساڵ جارێک ئەوە ئەو کاتە لەسەر مامۆگرافەکە لەسەر سۆنەرەکە قەرارەین چۆنیە بێ عادەتەن ئەوەی کە توش بوو بێت دیگەتەوە بۆ لای ئێمە و دوای ئەوەی چارەسەری بۆ کراوەیەتەوە بۆ لای ئێمە متابعە کاتۆر وکو کەسێکی ئاسایی کە هیچی نەبێ متابعەی ساڵانەیە یان 6 مانگ جارێکە بۆ یەکەینەوە. لەگەڵ ئەوەی ئەم کلینکە ڕۆژانە خەڵکێکی زۆر ڕووی لێ دەکەن بەڵام لە ئێستادا کێشەی بینا و کەمی ئامێرەکانی پشکنینی هەیە بۆی دابین بکرێت تا خزمەتی زیاتر بە هاوڵاتیان بکات و بە زووترین کات پشکنینیان بۆ بکرێت. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین قسە گفتوگۆکانمان بەردەوامی پێین. کاک عەلی ئێمە لای بەڕێزت ئەمێ تێبینیت لەسەر راپۆرتەکە بۆ ئێمە ببینەران بڵێیت ئەمێ بزانم کە چ زانیاریەک هەبوو لە راپۆرتەکەدا نەبوو بێت بۆ ئەوەی کە بەڕێستان زانیاری زیاترمان بدەنێ. وەڵا هەر وەکو دکتۆرەش باسی کە ئێمە زۆربەی کات کێشەمان لەگەڵ ئەو خاتونانەیە کە سەردانمانەکەن مواعیدی مامۆگرافی جاری وایە گلەی و گازندەیەوەمانێت سەر کە ئەڵێ ماوعیدەکە دوورە بەڵام ماوعیدەکە دوور نییە ئەو بەپێی حاڵەتی ئەو حاڵەتەیە کە دکتۆرە بەڕێزەکان تەشخیصیەکەن و دیاریەکەن ئێمە هەندێک جار هەیە نەخۆشەکە کە گرەیەک گلاسام حەڵاشتێکی تیاابێ هەر هەمان ڕۆژ مامۆگرافی بۆکرێ سۆنەری بۆکرێ کۆڕی بۆکرێ بەڵام هەندێک جار پزیشکە بەڕێزەکان دیاریەکەن کە بەس بۆ متابعەیەکە ماوعیدەکەی تر 6 مانگ بێت 4 مانگ بێ بە پێی و حاڵەتەیە و ئەوان دیاریەکەن بە زۆربەی کە سەردانمانەکەن گلەی ماوعیدی مامۆگرافیمان لەکەن ئێمەش بەڕاستی لە ئێستا یەک جیازی مامۆگرافیمان ئیشەکە بەڵام بە هەوڵی جەنابی مدیرعام لەم ماوەیە جیازێکی تریشمان بۆ دابی نەکرێ ئینشەڵا ئەو گرفتەش نامێنێ. هاوڵاتیانەی کە پشکنینەکانیان دواخرا ئەمانە هیچ مەترسیەکیان نیە تەنها پشکنینی پێشوەختیان بۆ کرێ بۆ ئەوەی کە ئێوە زیاتر دڵنیا ببنەوانێ و ئەوانیش هیچ نەترسن کە پشکنینەکانیان درەن خراوە. بەڵێ حتمما یعنی ئەوەکو پێم وتی دکتۆرە بەڕێزەکان دیاریەکەن کە لە چ کاتێکە ئەو مامۆگرافیە و پشکنینەی بۆ بکرێ ئێمە مختبەریشمانەیە یعنی ئەلحەمدوللا وشکر ئەو فەحسانەی کە پێویستە بێت لای ئێمەش هەیە ینی زۆر جار گلەی ئەوەکەن بەزی شەڵا بە هەوڵی هەموو لایەک و جەنابی مدیرعام وەکو پێشتریش وتم لە ئایندەیەکی زۆر نزیکە جیازێکی مامۆگرافی ترمان بۆ دابینە بێت ئەو کێشەیەشمان.
دەستەکانە خۆش بێت دکتۆر هەڵوان ئەگەڕێمەوە لای بەڕێزت ئەمەوێت بزانم کە ئایا شێرپەنجەی مەمەک زیاتر لە ڕەگەزی ژنانە یاخۆت لە ڕەگەزی پیاوانە؟ شێرپەنجەی مەمەک طبعا لەسا 0.7 لە پیاوە ئەبێت یعنی تقریبا توانای بڵێ لە 150 بۆ 200 دەخۆشە یەکیان پیاوە بێت کەواتە پابەت دەبەڵاسی بە ئافرەتەوە چونکە لە پیاوە زۆر کەمە نیسبەتەکە کابێت لە 200 حاڵەتی بڵێ 150 بۆ 200 حاڵەتی شێرپەنجەی چات پیاو باقیەکەی ئافرەتە بێت کەواتە لە پیاویشا هەیە بەڵام نیسبەتێکی زۆر کەم لەبەرەوە زیاتر دووچاری بڵێ ئافرەتە بێتەوە بەڵام دکتۆر هەڵوان بۆ پێیکەوت زیاتر خانمان توش بووی ئەم نەخۆشیان ئەمێ بزانم تا چەند گرنگە خانمان لە ماڵەوە خۆیان پشکنین بۆ خۆیان بکەنەوە بۆ ئەوەی کە پێشوەختە و بە خێرایی بەم نەخۆشیە بزانن و زووتر چارەسەر بکرێت. هەڵبەتە طبعا ئێمە دایماڵێ شێرپەنجەی بەبک خۆشبەختانەیە کێکە لەو شێرپەنجانەی کە چارەسەرەکرێت بەڵام بەبەرجێک خانمەکە لە سەرەتایە بێت یعنی پێش ئەوەی بڵاو بوو بێتەوە تۆ پێش باسمان کوتم شێرپەنجەکە بڵاو بێتەوە پلابەر کە ئەو لە شوێنی خۆیان بێ پلاباری کەسی لای بێت بە ئاساری ڕزگارێ بێت و چاک ئەبێتەوە لە خۆشەکە بۆیە زۆر زەڕورە خانمان ڕۆشنبیریان لەسەر شێرپەنجەی بەبک هەبێت یەکەم نەترسن دووهەم پشکنینی خۆی کە لە ماڵەوە پشکنی دەکات هەموو خانمێک کە تەمەنی گەیشتە تەمەنی بڵێیتر لە 18 و 20 بەرەوسەر تەمەنی ماڵەوە بەرەوسەرەوە مەفروزە فێر بێت چۆن لە ماڵەوە هەموو باگێک پاش هەموو سوڕێکی باگانە فەحسی خۆی بکات فەحسەکە طبعا بە دوو شێواکرێ بە چاو بەبیدین لەگەڵیشە بە دەستلیان بە چاو بەبیدی دەکە لەبەر ئاوێنەیە کاوەستێ و سەیری بە بچی خۆیەکات بداڵە بۆ ئەمە بگەڕێ بۆ ئەو بگەڕێ هەچ گۆڕانکاریکی بیری لە بە بچە کە پێشتر نەبووە بەتلای ئەوە غەریب بوو جیاواز بوو یەکسەر وەرە با دکتۆرە بتبیرێ بۆ تاکید کردەوە بە بیریەکەی طبعا گۆڕانکاریەکان خۆی تر شێوەی بە بکە کەتێک ئەچێ گۆکە چۆ بەناوە پێستەکە ئاوساوە شوێنە سوور بۆتەوە لەگەڵ بۆ بکەکەی کە هەستەکە وەکو یەک نەباوە بە شێوە دیارە دوای بە سیرکردن بە چاو دوای ئەوە بەدەستلیان دەستی خۆی لیا طبعا ئەو بەبکی خۆیەتی ئەو جارێکە خۆی شو ئازای بەبکی خۆی چۆنە زۆر جا ئافرەتەکان بە دکتۆرە من ئاخر نازام ئەوە چۆنە بزانم چۆن گرێ کاس پێکەم دایمە پێڵێ تۆ هەست بە گرێکە بکە بەڵام کە فەحسی بە بکە خۆت کرد طبعا لە حەمامە ئەتوانێ بیکە ئاتر خاصە یا ئەوە شاپۆشتە بەسەر دەسایی بەدەستی بە ئاسانی بەسەر بەبکی ئەخشێنێ یا ئەوە تا زەی تێشتێ بەکارهێنێ لە بێکەم جار بۆ شت بەگەڕێ بەس دەست لە بەبکی خۆت ئەی بۆی بزانی پێکاتی بەبکی تۆ چۆنیە ئەمە یەکەم جار تۆ هەموو دوای سووری باگانێک ئەمە ئەەکەیتەوە هەست بە هەچ گۆڕانیە کرد شێوەیە گۆڕان لەژێر دەستە هەستەکەی ئەمە لەوەی هەفتەیدا پێشوو ناچێت طبعا متباڵیش بە هەمان شێوە بەفاسکات هەستە بە هەچ گۆڕانێک کرد ئەمە لە باگی پێشوو ناچێت هەستەکە شتێکی جیاواز هەیە وەرە سەیر دەکەینەوە خۆشبەختانە زوربەی گۆڕانەکان هیچیش نییە بەڵام بۆی تەشکیلکەینەوە بەم شێوە ئەو خۆی پشکنینی خۆیەکە ئەمە طبعا پشپلیری پێشوەختەوە لە بەردامەکە پشپلیری ذاتی پێدایی خۆی ڕابێ بە بێجگەلەوە بەردامەکان ئەو ناگرێت ئەو بەەوە تاو نابێ یەت هەموو ئافرەتێک بەپی شوێنەکە بەڕاستی لە عالەما گۆڕێ هەرێک ئەڵێن لە 30 ساڵەوە بادەست پێ بکرێ بە 3 ساڵ جارێک ئافرەت با دکتۆر ئەو سعری کەسێکی شارەزاش با بیبینێ هەرێک سەرتر ئەڵێن لە 40 ساڵ بەرەوسەریشەوە بێجگە لە پشکنینی خۆی کە ئەو یەتە سەرتەرەکان و کەسێکی شارەزاد کە پسپۆری ئەو ئیشەیە پشکنینی بۆ دەستەکانە خۆش بێت کاک عەلی ئێمە لای بەڕێزت وەکو ئەحسایەک ئەمە بزانم لە کام ناوچەی کوردستان و کام جێ زیاتر خەڵکی سەردانتانەکەن تا چەند سۆنووری خۆمان باشترە لە ڕووی ئەم نەخۆشیەوە کە سەردانی ئێوە بکەن ئێمە لە هەموو ناوچەکانی کوردستانەوە سەردانمانەکەن و هەندێک جار ینی بێجگەلەوە لە ناوچەکانی محافەزاتی جنوبوانەیە ینی زۆربەی کات نەخۆشەکانمان عەرەبن ینی لە جنوبی شۆ سەردانمانەکەن چونکە پێم وایە ئەم کلینیکەی ئێمە لە کوردستانیش و لە عێراق تا کلینیک پێ بوشیەوە پێشکەوتووە هەبێت ینی لە نەخۆشەکانی ئێمە شەر نییە هەری کوردستان بێ زۆربەی کات وەک پێتەڵم محافەزاتی جنوبیش سەردانمانەکات بەڵێ ئەی لە ڕووی کادرەکانتان لە ڕووی ئەو پزیشکە پسپۆڕانی کە لەوێ هەن ئەمە بزانم تا چەند گونجاوم بۆ کارکردن لەوێ و تا چەند خزمەت بە هاوڵاتیانەکەن لەوێ وەکو پزیشکەکان ئێمە و پزیشکانە هەمووی پسپۆری تایبەتیان هەیە لە بواری ماکەیانی هەر لە
دکتۆری جەڕاحەکان بێ دکتۆری بینین بێ دکتۆری تیشک و سۆنەر بێ هەمویان مختصن هەم کارمەندەکانیش تایبەتن یعنی ئەو کارمەندەی کە لەلای ئێمە مەمۆگرافیەکە لەوە چ لە هیچ شوێنێکی ترا نەبێ هەتا لە دەری شەوانێ بەو شێوەیە نین. بەڵێ ئەی لە ڕووی دەورات و ئەو خولانەی کە ئەکرێتەوە ئایا هیچ دەوراتێک هەیە کە بۆیان بکرێتەوە بچنە دەرەوە بۆ ئەوەی کە زیاتر زانیاریەکان دەربارەی ئەم نەخۆشیە و پشکنینەکان بۆ ئەم نەخۆشیە پەیدا بکەن. بەڵێ زوربەی کات یعنی هەتا ئێمە دکتۆرە بەڕێزەکان زوربەی کات جاری وا هەیە لەسەر مەصرفی خۆیان ئەچن ترێنینەکەن لە وڵاتانی دەرەوانێ و برەوەیان بە ئیشەکەی خۆیان و بۆی شارەزایی زیاتریان هەبێ. بەڵێ دەستەکانە خۆش بێت. دکتۆر هەڵوان ئێمە لای بەڕێزت ئەمێ بزانم هۆکارەکانی توشبوون بەم نەخۆشیە چییە؟ ئێمە پێڵێن فرەهۆکار فرەهۆکار یعنی یەک هۆکار نییە بەتەنیا و پێ ئەڵێن فرەهۆکار ینی کۆمەڵێک هۆکار بێک و کۆ ئەبنەوە بەڵام شتەکەوک و نەزەڕێت تا ئێستا بڵێت ثابت لە ساسەت نازانێت هۆکارەکە چییە هەندێک متهم هەندێک هۆکارێک کە ئیتیها بکرێ بەبە کە هۆکار بن یەکەمیان وەکو تو خۆت باس کرد لە ئافرەتا زۆرە لەبەر توخبی بێ ڕاستە یەکەم هۆکار کە وتە ئەمە توخبی بێ احتیمالی توشبوونی توخبی بێ لە ساعە سیانزە لە خوایە وایەوە کە زاتوانی بیگۆڕێ دووەم هۆکار تەمەن شێرپەنجەی بەبک تا تەمەن درێژتر بێ احتیمالی دروستبوونی زۆرتر بێ واتە لە تەمەنی 70 ساڵیە احتیمالی توشبوون بە شێرپەنجەی بەبک لە ئۆگ لە تەمەنی 30 ساڵیە زۆرتر ینی ئافرەتی تەمەنی 70 ساڵ بێ احتیمالی توشبوونی زۆرتر لە تەمەنی 30 ساڵیە دوای ئەوە بداڵ بوون ئەو ئافرەتانی بداڵیان زیاتر ئەوێ کەمتر تووشی شێرپەنجەی بکەبن ئەو ئافرەتانەی شیر زیاتر ئێت بەمداڵ کەمتر تووشی شێرپەنجەی بکەبن هەرچەندە ئەم دوو هۆکارە خەریکە کاریگەریان دابێنێ بۆ چونکە ئافرەتی ئێستا بداڵێکیان دوایە بێ ڕاستە بداڵێ بۆ دوان تەسیرێک داکە ئەو ئەوگە پارێزگاری بکە بەڕاستیەکەی بەکارهێنانی ماوەندە هۆرمۆنەکانی بڵێ وەکو حەبیبەن و ئەم شتانە زیاتریش ئەو خانمانی لە ئێستادا هەن کەمتر شیری خۆیان بە منداڵەکانیانەدەن کەمتریش ئەیەن و هەر منداڵیشی زۆر نەبوو هەتا ئەگەرمیشی بە هەر زۆر نییە چونکە دایکم پورم ئامۆژم هەمووی حاوت هەشت هەروە بووە بەسێستاکە نەباتەوە هەتا لە ئەوروپاش بە هەمان شێوەی وای لێ هاتووە ئەڵێن وای لێ هاتووە سەخت کاریگەری دەبەوە بێجگە لە ئەوە هەندێک هۆکاری بۆ باوەی هەیە بۆ باوەریەکان بە دوو ئێمەیابیری هەرێکیان جیدە کە جیدەکە لە دایکەکەەوە بۆ وەچەکەی وەردەخوابێت دایک لە باوکی شۆ جایوای دەخوابێت بە هەمان شێوە جیدەکە بە دیسپەتێکی کەمی لە سایە پێ کەمتری شێرپەنجەکەی بە ئەم جیدایەتیا هەیە ئایلەویشمان هەیە جیدەکە ئەمە بۆ باوەکە جیدەکانی سابتە بە عروفە ئازادین بەڵام لە ئایلەویە جیدیشمان نییە بەڵام بەسەرەن ئەگەر خێزانێک یەکی ئافرەتێک توش بێت احتیمالی توشبوونی ئافرەتەکانی کە هەمان خێزانە دوو ئۆگا بێت ینی هۆکاری ئایلەوی پێڵێت قەڵەوی ئەو ئافرەتانی قەڵەوە زیاتر توژە بن ئەو ئافرەتانەی وەرزش و جوڵیان کەمە زیاتر توش ئەبن ئەو ئافرەتانەی بداڵێن لە دوای تەمەنی 30 ساڵەوە ئەبێت بە هەمان شێوە زیاتر توژە بن یعنی باشترە ئەو ئافرەتی بداڵیان دەبێت پێش تەمەنی 30 ساڵی چونکە ئێستا بۆ بەوە دێن ئافرەت حەزەکات ڕێکتر داڵی بێت ئەمانە هەموو تەبعەن هۆکارن بەڵام ئەمە جێی بەترسی نەبێ بۆ خانمێک بەسەرەن هەموو هۆکارەکانی تایە مناڵی نەبووە شیری دایەوە لە عایلەکاندا هەیە توش نییە ڕاستە یعنی ئەمە هیچیان لە سەدی ڕاستە دکتۆر هەڵوان با باسێک لەوە بکەین باست لە منداڵ بوون کرد ئەمەوێت بزانم تا چەند گرنگە ئەو خانمانەی کە منداڵیان ئەبێت و توشبووی نەخۆشی شێرپەنجەی مەمکن شیری خۆیان نەدەن ئەم منداڵە ئایا کاریگەری هەیە لەسەر ئەم منداڵە ئەگەر شیری خۆیان بدەن ئەگەر ئافرەتێک تووشی شێرپەنجەی بەبک بوو تەبات بوو تەشخیص کرا و چارەسەری بۆ کرا تەبات خۆشبەختانە وەکو باسێکە بە شێرپەنجە یەکێک لەو نەخۆشیانی کە چارەسەرکێ بە کەواتە نەخۆشکەمان ئێمە چاک ئەبێتەوە دوای ئەوە زۆر جار پرسیارمان لێکرد ئایا بداڵی بێیاندا ئێمە بە شێوەیەکی گشتی بۆ ماوەی 3 ساڵ بۆ 5 ساڵ پێمان باشە ئافرەتە بداڵی دەبێت چونکە لە دوای توشبوونی شێرپەنجەی بەبک بداڵبوونی سکی کاتێک کە سکی ئەکاتەوە هۆرمۆنات بەرز دەبێتەوە ئەو هۆرمۆناتانی کە لە کاتی سپڕیا بەرز دەبێتەوە وەکو پەیدێک وایە بیکەیتەوە بە خانە شێرپەنجەیەکانە لەبەرەوە یەکەم کە توش بوو دوای ئەوە پێمان باشە تەبعەن ئەگەر بداڵی هەبێت و عایلەکەی کامل بێ
هەردەی بێ باشترە بەڕاستەکەی بەڵام ئێمە ناتوانێت ئافرەتێک بناڵی نەبووڕێ ئەوەی لێ بگرین حەقیقەتی چووکە بەڵام باشتر وایە بەلای کەمەوە 5 ساڵ تا 3 ساڵ بۆ 5 ساڵ لێ بێت مناڵی هەر دەبێت لە دوای ئەوەی تر کە تاکید بوویت باو مشکلە و شێرپەنجە دیە مناڵی بابێت و لەژێر چاودێری بێنێتەوە وەکو شیرداد ڕێگری باد دیە هیچ مشکلە دەبێت پێچاوی ئەگەرتوانی وەکو خۆشبەختانە ژێ بە چووکە ئێستا بەڕاستی دەشتەرگەری شێرپەنجەی ببک ئەتوانە بڵێم لە سایە سیاد پێویستیان بەلابردی بە بکە لە سایە هەفتا بۆ هەشتا بە بگلا نابێت کافرەتەکە بە بچی باوە لەبەر زۆر ئاسیادی شیربات هیچ ڕێگرێک وادێ بۆ شیرجان دەستەکانە خۆش بێت کە عەلیەگەڕێم وەلای بەڕێزت ئەمەوێت بزانم کە لە ڕووی ئامێرەکان لەم کلینکەی بەڕێستان تا چەند ئامێرەکان لە ئاستێکی وایان کە هاوڵاتیان ڕووبکەنە ئەوێ ئایا لە ڕووی ئامێرەکان کەمیتان نییە لە کلینکەکەتان؟ وەکو ئامێرەکانمان و ئامێرانی لە ئێمە هەیە لە هیچ کلینیک و لە عیاداتی دەرەوە نییە هەمویانەوەی ئێمە زۆر پێشکەوتون تەنها کێشەیەکمان هەبێ کەمی مەمۆگرافیە ئەوی ژوتم خۆشبەختانە ئیشەڵا لە ئایندەیەکی زۆر نزیکە مەمۆگرافیکی تریشمان بۆ دانرێت ینی ئەو کێشەیەمان نابێنێ ئەگینا ئێمە ئامێرەکانمان زۆر پێشکەوتون زۆر باشن هەتا ینی ئەو جیازی سۆنەرەی کە لای ئێمەیە لە هیچ کلینیکێکی دەریشەوەیان نییە تەنها وەکو پێموتی تەنها کێشەمان لەسەر مەمۆگرافیەکەیە ئێستا ینی دو ئامێری مەمۆگرافیمانە و یەک دانیان ئیشەکە ئەو لۆدەی کە لە سەریشمانە و گلەیمان لەسەرێکێت تەنها کێشەکە ئەوە شەڵا لە ئایندەیەکی نزیکە چارەسەر بێت دەستەکانە خۆش بێت دکتۆر هەڵوانە گەڕێم و لای بەڕێزت ئەمێ بزانم خۆراک تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی شێرپەنجەی مەمک وەکو پێشتر باسم کرد قەڵەوی ئەو ئافرەتانی کە قەڵەوە زیاتر توژە بێت معناوە کەواتە زیاخۆری خۆی بۆ خۆی یارمەتی دەرە ئەو خۆراکی طبعا هەرچەنە لە 100 باس دەکراوە بەڵام تا ئێستاکە بڵێیت هەرێ لە سەرچاوەکان زیا بەکارهێنانی شەکر چونکە بعضی خەڵگەڵی نابێت شەکر خۆی بەڕێی من ئەوانیە زیا بەکارهێنانی شەکر کە لە ڕادە بە دەربوو بۆی هەیە کاریگەری هەبێ بۆ دروستبوونی خادە شێرپەنجەیەکان چکە هەر شەکر خۆی لەشمات لە شەکر بەکارێنێ بەڵام کە تۆ زیاد کرد خۆراکی سەحی تەبعکاڵی خۆراکی سەحی تۆ ئەبێ هەموو شتێ بخۆی ئەبێ گۆشتیش بخۆی ئەبێ باسیش بخۆی ئەبێ بریشکیش بخۆی ئەبێ سەوزەش بخۆی بەڵام دیسپەتەکارت چۆنە ڕاستە تۆ هەموو ڕۆژێ خەریکی سەر و پێ خواردت بووی ئەچیت خەڵەوی ژەبیت و تووشی شێرپەنجەی بەم زۆرەبی هەموو ڕۆژێ کەباب خۆی ئەکید بە احتیمالی توشبوونی نەک شێرپەنجەی مەجموعەی شێرپەنجەکان زۆر بێ بەڵام کە تۆ معتەدیل بووی هەموو شتێ بخۆ هەموو شتێ بخۆ بەڵام وابێت لە سایە هەفتای خواردەکات ڕۆکی بدای وا باشە لە سایە 20 بۆ 30 خواردەکات بەربووبی حیوانی بێت واش بێ خواردەکان خواردی تازە عادی کە نەبابێتەوە خواردی تازە تەبعا ئێستا خۆشبەختانە خۆی بە لە زستانیشە هەموو سەوزەکانمان هەیە ڕاستە بێگومان لەبەرەوە حاولە بکە خواردی تازە بێگلەوەی خۆی خواردی مجەففێ کۆکرا بێت و یا معالە بێت بەم شێوەیە ئەمادە بڵێ کاریگەریان هەیە و تۆ احتیمالی دروستبوونی شێرپەنجەی بم کە بکەیتەوە دکتۆر ئەمێ بزانم کە تا چەند جوڵەکردن و وەرزشکردن تا چەند کاریگەری هەیە لەسەر خۆپاراستنمان لەم نەخۆشی لاڵم هەر پێشتر باسم کرد ئەو ئافرەتانی وەرزش ئەکرد کەمتر توژە بن لە ساسە بەیەکەوەی تقریبا زیاد خۆری و قەڵەوەکە ڕەتیان بەیەکەوە کە تۆ خواردەکەت معتەدیل بوو وەرزشیش کرد لەگەڵیا ئەتوانە بڵێم طبعا شتەکە لە سایاسات دیە بەڵام ئەو ئەم ئیحسایانەی کە لە هەموو دنیای ئەکرێ بە پێی ئیحسایەکانە ڕێژەیەکی باش لە ئافرەتەکانی کە ڕێازە ئەکرد توشبوونی شێرپەنجەی بکەوە دوورە بکەنەوە دەستەکانە خۆش بێت کاک عەلیەگەڕێم وەلای بەڕێزت هەوڵتان نەداوە کە کلینکی لەم شێوەیە لە قەزا و ناحیەکانی تریش بکرێتەوە بۆیە ئەو خەڵکی کە سەردانی ئێواکەن ئەو ڕێگە دوورە ئەبڕن هەر لەو شوێنە چارەسەری پێویست وەربگرن بەڵێ ئێستا بە هەوڵی جەنابی مدیرعام سنتەرێک ینی کراوەتەوانێ لە هەڵەبجا لە کەلار لە ڕانیە لە هەوڵایە لە چەمچەماڵیش هەر بە هەمان شێوە هەنی بۆی ئەو خانمانە ئەو ڕێگا دوورە نەبرنەوە لەوێ سەردانی ئەو پزیشکە پسپۆرانە بکەن دەستەکانە خۆش بێت ئەمێ وەکو دوا پرسیارم بۆ دکتۆر هەڵوان دکتۆر هەڵوان چی بکەین تا ڕێنماییت بۆ ئەو کەسانێک کە تووشی شێرپەنجە بوون و ئەوانەی کە نەژبوون چی بکەن یەکەم ئەوانەی کە توش بوو دڵیان خۆشەکە پێیان دەڵێ شێرپەنجەی ببگە دەخۆشیە کە چارەسەری هەیە
دنیا کۆتایی دەبووە کە پێت ئەڵێن شێرپەنجەی بە بکە دنیا کۆتایی دەبووە یەکێکە لە شێرپەنجە باشەکان لە زەمانەیە بوو ئەتوانی چارەسەر بکەیت هەموو چارەسەرەکانیش لێرە هەیە پێویست ناکەنە خۆ بچێتە دەرەوە هەموو چارەسەکان خۆشبەختانە لە ناو کوردستانە لای خۆمان هەموو پسپۆڕەکانی کە پێویست هەیە بۆ ئەوشی کە توش نەبووە وەکو تۆ پرسیارە کرد خواردێکی سەحی ژیانێکی سەحی با مناڵیان ببێت شیربەت بە مناڵەکانیان و بە هەمان کاتیش پێشکردی پێشوەختە خۆی پشکردی خۆیەکە کە تەمەنیشی بوو بە 30 ساڵ جای با پسپۆڕێک بیبینێ بە 40 ساڵ بەرەو سەرەوە با ساڵی جارێک پسپۆڕێکی ئەو وارە بیبینێت دەستەکانە خۆش بێت کاک عەلی وەکو دوارێنمایی تۆ بۆ ئەو کەسانەی کە سەردانی کلینکەکەتانەکەن پێویستە چۆن سەردان وەڵام داوا لە خانمانەکەم ینی نەترسن بێن سەردانمان بکەن شەر نییە سەردانیکردنیان بێتە هۆکار بۆ شێرپەنجەیە یەکسەر شێرپەنجەیان بێ بترسنەوە من داوایان لێ یەکەم کە ئەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن پێشەوەی کە تووشی ئەو حاڵەتە بن بێن سەردانی ئێمە بکەن و ئەگەر هاتوومەوە ئیدی مەمۆگرافی یا شتێکیشیان دوور بوو گلەیەوە نەکەن چکەوە بەپی حاڵەتەکەی خۆیان دکتۆرە بەڕێزەکان دیاریەکەن و کلینیکەی ئێمە لە ناو هەر بۆ ڕێنمایی جەنابتان و خەڵکانی تریش لە ناو نەخۆشخانەی شارایە لە شاری سلێمانی ئەم ڕێنمایی بەڕێزت کە یاد بە ئێمە تۆ خۆت لە کەس و کاری خۆتۆ دەستت پێ کردووە بەڵێ بێگومان من خێزانی خۆم بە بەردەوامی سەردانەکات هەر لە 2007 توانێت تاکو ئێستا بە بەردەوامی بە پێی حاڵەتی ئەوەی دکتۆرەکان پێ لە 6 مانگی وەرەوە ساڵێکی تر وەرەوانەی بە بەردەوامی متابعی هەیە دەستەکانتان خۆش بێ بۆ هیواین کە هیچ کەس توش بووی ئەم نەخۆشیە نەوێت و سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ زانیاریەکانتان بەڵێ سپاس بۆ دکتۆر هەڵوان عەبدوڕەحمان پسپۆڕی نەشتەری گەری گشتی کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لامان بوو و سپاس بۆ کاک عەلی زوهودی بەڕێوەبەری کارگەڕی لە کلینیکی چارەسەرەکانی نەخۆشیەکانی ممک کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە لامان بوو بەڵێ ئازیزانم ساوای بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن سپاس تا ئێستا بینەرمان بوون تا سبەی لێبێتان شادەبینەوە هەر شاد و سەرکەوتوو بێت